نوري بنا غي عالما وأنبياء خاتما نوري بنا غي عالما وأنبياء خاتما آدم لبر آدما تحقيق بكان گفتاری من آدم لبر آدما تحقیق بکن گفتاری من مجاني بو حليمة بين شير خورية ويتيمة بين مجاني بو حليمة بين شير خورية ويتيمة بين أرزاني لا وإقليمة بين أمشيري زور بزاري من أرزاني لا وإقليمة بين أمشيري زور بزاري من جاني من شرمنده يقول أزرخ زيباي محمد سازنده يا بلبل لتماشاي محمد جبريل لسرخ وعلى سراباي محمد تسبيح ملك مدح سنا يا محمد أي جايا بافي داين يركز وشايا لا يا محمد أي جايا بافي داين يركز وشايا لا يا محمد جاني من شرمنده وشيوة وحزينة لبشاري هولير بيك سبيت سارة أمينة زاد شكري خدايا أمتي توم سرور جينا مالو سر أولاد روحو جاني شيرين قرباني قدو قامتي راعنا يا محمد قرباني قدو قامتي راعنا يا محمد أي دست خوش دنگ خوش ماندينا بني أخوة بخير بين بخير بين ما مصاب القادر سپاس دکم گله بخیراتی زور سپاس که جوان و یا ربی اف دنگه و اف هسته هر بمینه آمین یا رب خوش داشته راضی بد چاوتان مزدک و رمضان پیروز دست بیا کشی تایبت یوش باور پیروز ارزور همون روش هر دلین تایبت روش دوای روش اخو همون همون هر تایبت 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 تر و تو گله بخیراتی أو هم بروفي بلاش نبو نه والله أو هم بروفي بلاش نبو دستنا خوش ما مستاروان تكنيكا سي بي دلنا وشتانا دكري أقام ليه تي تريمولو أتو ما وقت بيج استا پنزات شكابو استا چرشي لبو دروس نكردي مايكك
سلااو ڕێز بۆ ئێوەی ئازیز و بۆ بینەرانی خۆشەویست زیاتر وەڵاهی سڵاوەکەی بکە وڵا ئەمە هێشتا لەگەڵ بینەران سڵاومان نەکردێ ئێوە دەیکەنیان ئێمە بکەین دەبیکە فەرچێ ئەومانی سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین ئەمڕۆکەش دووەم ڕۆژ هاتینەوە خزمەتی ئێوە لە بەرنامەی پاشیب لەگەڵ هاوکارم ژیڤان لەگەڵ ئەو ئەزیزانە مامۆستا ڕوان مامۆستا ڕێبوار هەروەها بۆ ئەم ڕۆژ مامۆستا عەبدولقادر کوردی لەگەڵمان دەبێت بە دەنگە خۆش و زڵاڵەکەی ماشەڵڵا تەبعان کۆمەڵێک سرودی خۆش و پێم وایە چەند سورەتێکیش چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز وی دەنگێ تایبەت ئەو سەبسانەیش بە ستودیۆ نەدەکات ئەم ڕۆژ بڕگە و بابەتی تایبەتمان دەبێت ئیشەڵڵا زوو قسەکانمان بکەین و بچینەوە السلام عليكم ورحمة الله وبركاته الباشي ودوي البرنامج باشي بقول بسشاري خير وبركات بت مالتوا صفر وهريا آودان بت صحت بت جسته وبدني والنفس والنفس ويا مرتاح بت إن شاء الله خدي روجين وفيجو طاعتي وهمي بصرمانة قبيل بكت أبيت نشين بقرنجي إن شاء الله خدي صحتك باش رزقي وانا بكت شفاي بهمين أخو شفريكت بشين في هاي فيدا حقي في مهواني قدر جرام بدني ودي ده سبيكين تقولي تملاتش كاست پەنجەی شکا بوو ئەو پەنجەت لەبەر چ شکا بوو ئێستا کێشەی لەبەر دروست نەکردی وەڵاهی کاکە هەندرێنجان بە ماوەک وێستا تووشی پێکان هاتم ئەو شکان دوایە ئەمەلیاتم کردو دوو مانگان بەس پەنجەت ئێستا ئەو هەیە کاتخوا ئەوها بکە استاش ستاژ خواریاتێکی پێوە دیارە ئەو پەنجەی بەیاتەوە نیە پەنجەی بەیاتی بەڵێ ئیتر هو الربعة هذه يعني كێشەی لەبەر دروست نەکرد مەسەلەن بتوێت بەیاتێک حەزف کەی شتێک ئەوها مقامەکی بەیات حەزف کەی مشکلەم نییە بەڵام کە شکا ماوەکی زۆر دابڕام لە چالاچەکانی خۆم دوایە تووشی نەشتەرگەریە کاتم ئێستا تێلیان لە ناودانایە سەلامەتیە دکتۆر عەبدولقادر ئارانی لێرە ڕێز و سڵاومان هێنەی هێشت ئەو پەنجە تووشی شکست بی تووشی باشە یعنی هەر ژڤان ئێستا تەمەشارەکەی پەنجەی بە تەواوی لار بوویتەوە دەستەوە ناو لە پێدا لێ بکە بە تەواوی یعنی لار بوویتەوە کە تەمەشای دەکەی دەڵێ تو ناتوانانی عەزف بکەی بڵێ ئەو لەبەر وەزیفەی ئیشەکەی خۆم کە پیشەی من ژەنینە لەبەر هەندێ پەنجەکەی بە قەوسیلۆ دانایمەوە چکە ئەمن دائیمەن پەنجەم دەبی قەوس کەمەوە لە کاتی ژەنین ئەو پەنجەی لە بۆ قەوس کردیمەوە لەوەی کە بتوانم حالەتەکەی خۆم بژەنم ئەگە نادێتانی وەچی ئەو پەنجەی عەدڵ ڕاگیری ئەو دەبینم دەتانی بیچەمێنمەوە چەمانەوەم کێشەی دەبوو ئێستا هیچ مەرحەلەی دیکەمایە بتوێت چابیتەوە مەرحەلەی ئەوم چارەسەری سروشتیە پێدەڵێن عیلاجتەبیعی ئەوە حرەکە شتی پێ دەکەین و عیلاجتەبیعی لەوەی زیاتر چیە بەنا بەخوا بزانین ئەو پەنجەیەکەینی ڕاست دەبتەوە جارێ لاراتێکی پێوە دیارە إن شاء الله سلامتي ممنون سپاس محتەلی نەکرد لێ ناوەڵ ئەوەنی لە گەنگۆمە تەواو نعمة خدي سپاس ئەوستا ڕێبواریش ماندی نەبی مصاري بورا وتذكرت دفى بقرن بوي وقتك بس أتو معي بأخوي تعبت بەرەبەری ئاخرەکەی ئەومان وزیات ما شاء الله ما شاء الله ما شاء الله پێشتی سلااو ڕێزم هەیە لە بۆ ئەو دوو گوڵە جوانە کاکژبان کاکەندرێن تەواوی ستاف دەرهێنەر دەنگ پرۆدیسەر کامیرەمان و ئینارە و هەموو ئامادەکاران کە دەزانم چەند پێوە مادی دەبن بۆ بەرنامەی جەنابتان هەموو ڕۆژێک کاکەندرێن دێبی زووتر بێتن شعرەکان پرۆڤە بکەین موزیکێک لەگە شعرەکەی دەگونجێ تست دەکەین کاکژبانی ژەموو دەرێک تاخیر دەوی کاکژبان ئەو ڕۆ دونێ تاخیر بوو بەڵام لە بۆ دروستکردنی بەرنامەکەی زۆر ماندوو بوو یعنی هەموو ڕۆژێ تەلەفۆنات کاکە وەرە ئەو ڕۆ کۆبوونەوەیە سەعات ئەوەندە دێنێ ئەوەی ئارێ وەڵڵا إن شاء الله هەمومان پێکەوە بتوانین بەرنامەکان پێشکەشکەین و خێر و بەرەکەت دەستخۆشی لە بۆ هەموو لایەک دەستین گۆش خۆش بی مامۆستا عەبدولقادر ئەمساڵ بەخادر بەتەمای ختمەشی بوو نازانم تەواوی کردی یان ناوساڵ دەنگ بە ڕیکوردەکەی ڕێکۆردەکە تەواو سلااو ڕۆژ خۆشەویستیم بۆ گشتبینەران و بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست سوپاسی خوای گەورە دەکەم کە ساڵێکی تر تەمەنی پێبەخشین بۆی بگەینەوە مانجی ڕەمەزان و خزمەت بکەین ئینشاءالله بەنسبەت ختمەکە دەست پێکرایە بەڵام تەواو نەبووە چونکە ختم کاگەندرێن لەوانەیە ممارسە پێشتر دەزانی کە چەند کاتی پێویستە و ئەگەر شتێکی بتەوێت پوختەش بکەی بێگومان کاتی زیاتری پێویست دەبی بەڵام هەر ئەم کەتی تقریبا زۆر مایە چەند وەڵا زۆر مایە کاگەندرێن ئارەوەڵە مادام هەر ئەم کەتینە ناف مەوزوعی ختمی و قورئان خواندنێدا چکی برا مش بەحث کرد کۆ دەچەند ئاتەکەت قورئان و پیرۆزی خوێنی بەری ئەم بچینە بێ مەوزوعی شهر رمضان الذي أنزل فيه القرآن بدەنگێت تەیە تایبەت هەموو بەس دەوێ دەست پێ بکەین ئەوە وەک هەدیەک وەکەوەی کە لە ختمەکە دەیخوێنی بە مورەتەل یعنی
إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تتقون صدق الله العظيم. دەنگ خۆش دەست خۆش بەرەکەتدار بی انشاءالله زوو تەواوش دەبی ئەو إن شاء الله إن شاء الله ما شاء الله ئەم چاوەڕێینە إن شاء الله إن شاء الله. بابەتی ئەڤەکە گرێدای مەهەمی هەیە چاوە ئەم هەممی دەتوی بابەتیدا بەشدارنی و ڕۆژانەژێ چونکی کەسمان نیە پێتوی وی بابەتی نەبێت چ لایەنێ یەکەم چ لایەنێ دووەم ڕەنگەژی هەردووک بکەونەت خەلەتیەدا سەروی بابەتی بابەتی کڕین و فرۆتنێ عادەتەن لایانی یەکەم ینی ئەوەی با بڵین فرۆشت ئەوەی دێفرۆشتێت ینی زیاتر دەکەون زێدەتر سەدەسە ئەوەی دیکە کە دەکەوێتە غەڵەتیەوە لە نەزانیەوە یان لە ئیستیغلالی بەرامبەرەکەیەوە دەکەوێتە ینی و حاڵەتی دیکە شەر هەیە ینی کیشمە هەیە جۆنە خوددا جارێکە تشتێک نەفروتی یان جارێکە تشتێک نەکڕی بابەتی کڕین و فرۆتنێژی گەلێکی هەستیۆرەت ئاینێ پیرۆسی ئیسلامێدا بازارکردن یا حەلالە بەس ئوسوڵ و ئەنە عادەتت خۆیت هەین نە هەر تشتێکی تەڤیا بکەیفا خوب بفرۆشی و نە هەر تشتێکی تەڤیاژی بکەیفا خوب بکڕی وێ هەتا ئەگەر نرخیویژی گەلێکی گران بێت ڕەنگە ئەگەر پێتڤیاژیانێ بێت بۆ تێوە دەستیردوە بەس ئەگەر پێتڤیانە بێت ڕەنگە ئیدی سنوور بهات بنەدانات ناوە هەر شێوازی جگەلەوە شێوازی جۆرە و جۆر هەیە ینی ئێستا لە کڕین و فرۆشتندا جگەلەوەی کە شێوازی ئۆنلاین هەیە ئەوە بابەتێکی دیکەیە بەڵام لە بانگەشەکردن بۆ کاڵاکان بۆ ئەو شتانی کە هەیەنە دیفرۆشن زۆر جاری وا هەیە ئەنەوە باسی دیوە شەرعیەکەی کە لێرە لەگەڵ مامۆستای ئاینی کەمێشی دیکە گفتوگوی لەسەر دەکەین خەڵکانێک هەیە ینی بەڕاستی قورئانێکیان هێناوە دەڵێن بەو قورئانە بەو قورئانێ بە خودا یعنی ئەو هەموو سوێند خواردنە ئایا تا چەند سوێند خواردن لە کاتی کڕین و فرۆشن تەنانەت ئەگەر کاڵاکە ڕاستیش بێ قسەی فرۆشیارەکە کە دەڵێت دروستە تا چەند بەرەکەت دەکەوێتە ڕۆزیەکەەوە ڕستەکەەوە و کۆمەڵک شتی دیکە هەموو ئەوانەی کە بە درێژایی مێژووی کڕین و فرۆشتن لە نێوان کەسەکاندا قسەی لەسەر کراوە هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی بابەتە کۆمەڵایەتی و یاساییەکانەوە ئەوانەی کە تایبەتە بە حالەتە ئینسانیەکانیشەوە ینی تا چەند ئینسان دەتوانێت وجدانی خۆی لەوەدا بەکاربێنێت ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتە شەرعیەکە دەکەین بابزانین چۆن و بەستراو بە بابەتە وجدانی و ئینسانیەکەشەوە بجد دەست پێ بکەین و بەرگایکە خودی حەز کرد گەل مامۆستا مەلا محەممەد ئینەی کە خودی حەز کرد ئەف شەوەدت گەلمەدا بێت و دەمێ بەرنامەیە تەرخۆنکردی بوو بابەتی ڕێزان ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای خودی حەز کرد دەم دێبووفی بابەتی بێت مامۆستا فەرموو فتوى عليكم السلام ورحمة الله وبركاته. ساكن بخير صحة اندروسيك يا اخوة بخير رمضان الشتي بيروز ما مصطفى وقبولك يا ربي اخوة تمام بدا ان شاء الله فغب يا ربي عمي لنا او رمضان تمام ما بريكين باشن يا اخوة بخير يا ربي بخيرات امام مصطفى موفق بالنية قلا بخيرات امام باشن ديار زور موبايلي بكارديني ما مصطفى لا والله موبايلك كجنتو كجانو كوا اي بينت كولا قال انترنت وسوشيال ميديا انا والله كم اللي دزاين بزورش نه يا الحمد عند حالتش ضروره دبي بزاني كتسي هي وتسينيا عليكم ملاحظه بالله ما مصطفى لعلكم تتقون ولعلكم تشكرون ونيا لعلكم والله لعلكم تشكرون ويخذ اشترى تتقون هذا والله وكم ملاحظه نبدا فاشين احتراز من انا دست اشترى ما شاء الله خذ اشترى اقر حالتي وابو مثلا يكسر هر
ڕاست کردباوە احتیادی تازای بە قورآن کاگەاندرێن گوتم تەواو سەدەق اللام کرد ئەوجا او جا سر موضوع سر اخفنا ما مستي هر آيات القرآن بيروز تبيرما إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون اگر تجي نبي كسكيني دي هر ايدي او زور جوانا بس هو دبي امام لبيشوا عندك زر اوي غلط دكا غلطي كرتو بارد دتواني بقريتوا بلا بلام ام صدق الله العظيم امكر يعني اشتغلت تيبري زوجانا او جاب بيرم هاتوا يتر راسته خوش حزم نكر وابزان مش باشا يكسر داخل من قصه ما اه والله اقرنا ببيرم هاتوا انا استلواني اتو الحمد لله استيريشي برشنگداري سعود ما زق ما مستاجان عزيزي خوي ما مستاجان اگر اجازه بدي بي ما بيك لاعجازي قران هرسن ممارس وهرسن مبدع وزيلك الا ذي بغلط كي سبحان الله يعني او يك لاعجازي قران براستي انا وكوري قرانه هي بنزاس حافظ القران تماشى ذكي بالفعل زار دروه زار شوين هي بصدان زار خينديتم بصدان زار لبر خينديتم بروابك عتيمه مثلا بيخين مو على شوينك عاصب ما يعني وكنا يخوم لبرم بو نهار زور عجيبه زار تشتكا اقعد لدرس كانت بي هاي ان شاء الله يلا ما مصطفى ناوي خلي دوبينين ام بتشينا سر بابات اخو مش باخذش ترازي بابات ماجي كرينو فروتنا جاري هم في درجه مازن فكين بشتهينجي ام بتشينا نفحيله وتشقلا دول وقت كرينو فروتنا ده بله وجو هم كرينو فروتن جاري كنجي حلاله كنجي حرامه بله وكنجي خداني بهيا تشتهي فيد بكره وكنجي جيبوني نبكره زوان بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين بيقمان ديارا بيع معامليك كلوانا كالقرآن فيروز زور آماجي فيكراو ولهمان كاتجدا يعني اشتيك كجياني مروفي لسرا خواه رب العالمين كلسرت هذا دفرمي وأحل الله البيع وحرم الربا بو معناه او كرينو فروشنو معامله حلاله ورقا بيدراو جياني مروفي لسرا بلام ربا او حرام كراوه زالبر اوي براسي كرينو فروشتن شتيكا بيروز مباركه مثلا تجارة بازرگاني يكا كلوانه دا كبراستي پیغمبران و پیغمبری خوشویستشمان درود و سلامی خواه لسر بی و خلفای راشدینش فخریان کردو بوی کوا او مهنه و او کاریان کردووە بەڵام دەبی بە شێوەیەک بی کە بەڕاستی ڕێگا پێدراو بی حەڵاڵ بی ئەگەر نە ئەگەر ئەگەر ڕێک و پێک بیت و ڕاست بی ئەوە بەڕاستی ئەو شخصەیە پلە و پایەکی بەرزی هەیە چونکە وەکو پێغەمبەری خۆشەویستمان درود و سلامی خوای لەسەر بی کە دەفەرمی التاجر الصدوق الأمين مع النبيين والصديقين والشهداء يعني أو بازرگانا يا أو تاجرا يا أو دكاندارا كواراز بيتو أمين بيتو دسپاک بيتو براستي أو شخصيا لرزي پیغمبرانا لرزي رازگويانا لرزي شهيدانا خوي لخوي دا كأنما أوا لو بايشي برزا بەڵام لە هەمان کاتیشدا دیارە مقابلی ویش ئەگەر بێت و شخصێک خوانە خواستە لە ڕێنمایی قورئانی پیرۆز لا بدا یا کارێک بکاتەوە غەشبی ئەو وەختە وەکو ئەو فەرموودە پێغەمبەری صلی الله عليه وسلم کە زۆر کورت و مختصرە بەڵام تەماشا دەکەی وابزانم زۆربەی کەس لەبەریەتی من غەشەنی فەلەیسە منا یا من غەشەنا فەلەیسە منی یا من غەشە فەلەیسە منی روايات هاتوا كأنما أجر كسيك فير بكاد يا غش بكا يا حيلة بكا أول لسنوري آيني إسلام دستدري طبعا إنسان شكل لسنوري آيني إسلام تودري ترسناك وخطرة أبو شوي بله باشا كومالك بابت هي أو بابتي كحرام كراوة ياخد قدغة كراوة كوتونة تناو معاملة كردنا كانوا يشغلوا بابتانا براسي أمروك الزور باوا يعني خلقانك يسوين دخون لسر كالا كاني بۆ نمونە ئەو خورمایە ئەو کولیچەیە کەسێک کە دێ لە من دەکڕم من سوێندی لەسەر دەخۆم دەڵێم من بەخوای کالاکەم باشە یان ئەوهایە یان هەر بابەتێکی دیکەیە یان کۆمەڵێکشتی دیکە ئێستا ڕکلامی بۆ دەکرێت بابەتی ڕوانەوەی پرچ و یاخود کۆمەڵێک بابەتی تەندروستی قورئانێک دانراوە لەگەڵیدا سوێندی لەسەر دەخورێت دەست لەسەر قورئانەکە ینی بۆ ڕاستی
کاڵایەکە بۆ باشی کاڵایەکە لێرەدا پرسیارەکە وەیە سوێن خواردن تا چەند دروستە لە کاتی مامەڵەکردندا طبعا دیارە سوێند خواردن بەڕاستی هەر بە شێوەی ئام ڕێگا پێدراو نییە مەگەر ڕازبی مەگەر بەو شێوەیەبی کارنما کەسێک گومانی لە یەکەشی بی گومانی لێ هەبیت بۆ ئەوەی کەوا گومانەکەی لا بچیت ئەوە دەتواندرێت سوێن بخوات و ئەو شخصە مادامە ڕازبی ئەوە کە ئەنەما زیارەتی قورئانی کردووە گوناهبار نابی بەڵام سوێن بخوا بە درۆ ئەوە کارە ساتەوە کە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمی الحلف منفقة للسلعة ممحقة للبركة كأنما سوێند ڕاستە لەوانەیە بەهۆی سوێند و ئەوانە ئەو کەسێک کە سادەیە بڕوا دەکات و دەبیتە هۆی ئەوەی کەوە ئەو کاڵایی بۆ فرۆشی بەڵام لەلایەک چیدیکەوە دەبیتە سەبەیبی لابردنی خێر و بەرەکەت خێر و بەرەکەتەکەش لە حەقیقەتدا بەو شێوەیە ماناوێ ئەو شخصەیە کە هەڵدەستی بەهۆی ئەو مامەڵەیەوە کۆمەڵی قازانجی دەکا کەیفی خۆیەتی قازانجەکەی بە ملیۆنەیە بە دەفتەرە بەڵام بە حیلە و حەواڵەیە بە سوێندی بەدرۆ ئەوە ئەو سوێن ئەوەی دەکا چی وای لێ دێت لەوانەیە لەلایەک وەکو حەدیسی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم دەفەرمی کارەساتەکە ڕوو تێبگاتە و شخصە بەو معنایە تووشی دەردێک بی دەردێکی ترسناک ئەو دەفتەرەی کەوا کۆی کردوێتەوە بە سوێند و بە حیلە و حەواڵە لەوانەیە دەفتەری لە زیاتی دەفتەرێک لە دەفتەری لە خۆی ئەگەر کاڵایەکە ڕاستیش بێت ینی سوێندەکە ڕاستیش بیت مەسەلەن لەسەری بخوا هەر باش نییە هەر باش نییە بەڕاستی چون فەرمودەیەک هەیە کە لەسەرەوەی ئەگەر بێت و کەسێک سوێن بخوات لە مامەڵەکردن خۆی گەورە تەماشای ناکات بەڵێ هەر بخۆی وەکو ئەرزمان کرد لە ئاینی ئیسلامدا سوێند خواردن حرف شتەکە ڕێگا پێدراوە ڕێگا پێدراوەکەی بەو شێوەیە بەو معنایە کێشە بکەویتە بینی دوو تایفە یا دوو نەفەر ئایا ئەو شخصی شتەی بردووە یان ئەو کارەی کردو یان نەکردووە بۆ ئەوەی کەوا حیقد و کینەکەلابی ئەوە قورئانەکە دەکرێتە حەکەم و سوێندەکەی بخوا گوناهی بەڵام لێرە مەبەستەکە ئەوەیە مامەڵەکردن مامەڵەکردنەکە دیارە هەر خراپە سوێند خواردن بەخۆ وەکو وتمان ممحقة للبركة بەرەکەتەکەی دەبا لا دەبا بەڕاستی طبعا بەتایبەتی ئەگەر غەش و چونکە مەوزوعەکە لەسەر ئەوەیە ئەوەی کارەساتە ئێمە لەو چرخەیدا کە تێدا دەژین بەڕاستی غەش کە کا فێڵکردن جا ئەو فێڵکردنە بەهۆی سوێندەوە بی یاخود بەهۆی شتەکان دەبی ئەوەی جێیداخە بەڕاستی تەواوی بوارەکانی ژیانی گرتوێتەوە مع الأسف مەسەن تەماشای تیجارەتی گرتوێتەوە تیجارەت و بازرگانی گرتوێتەوە ئەو کەسانەی کەوا تەماشا دەکەن کاڵا لە دەرەوە دێنین ئەو کاڵایە بە شێوەیەک دێنین وەکو باز دەکەن لەوانەیە زۆری تێدا هەبی ئێکسپایر بی یاخود مەسەرەن کە دێنین بە شێوەیەکی دی غەشی تێدەکەن وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی فەلەیسە منا یا فەلەیسە منی چی لێ دەکەن مەسەن ئەو کاڵایی کەوا بەتایبەتی کە خواردەمەنیە ئەو خواردەمەنیە تەماشا دەکەی بۆیان داناوە ماوەیان بۆ دانا بۆ ساڵەکە بۆ 2 مانگە بۆ 3 مانگە وەرەقەشیان لەسەر نووسراوە لە ماوەی چەندی تا چەندی ئەوە ئێکسپایر دەبی ئەو شخصەیە کەوا دەینی بۆ ئەوەی کەوا بەردەوام هەڵبستی کە تیجارەتەکە و بازرگانەکەی بەردەوام بیت هەڵدەستی تەماشا دەکا تاریخ و مێژوەکەی دەگۆڕی ئەوە کارەساتە ئەوە کار مێژوەکەی دەگۆڕی وای لێدە ئەو شخصی کەوا دەخوێنی بەو کاروکردەوەی مامۆستا کە سەرەتاش باس کرد بەو کاروکردەوەیە بەو فێڵکردنە لە ئیسلام دەردەچی بەمانەی کە غەیرە ئیسلام دەبی غەیری ئیسلام بەڵێ هەر تەمان گوناهبارە مانایوێ فەلەیسە منی ئەوە پێغەمبەری خۆشەویستمان کە دەفەرمی لە من مانای چییە مانایوێ ئێمە ناتوانین بڵین هەر ئێکجاری کۆتایی هات و مسلمان نییە بەڵام کە ئەنەما ئەو شخصەیە ئیمانی کامیلی نییە ئەوە لەو حاڵەتەدا دەتواندرێ ناتوانرێ پێی بڵێ هەر مسلمان نییە بەڵام دەتوانین بڵێ ئینسانشی تاوانبارە یان گوناهی ئینسانشی فاسقە بۆیە لێرەدا وەکو باسمان کرد لە ڕاستیدا کە جێی داخە مەسەلەن بەنمونە شت دێت شخص هەیە هەڵدەستی بە شێوەیەک لە شێوەکان مەسەلەن سینیە ینی دیکەی هەڵدەستی دیکۆری دەگۆری بە شێوەیە کە ئەنەما وا لە خەڵکی حاڵی کە بڵێ ئەوە یابانیە یا ئەمریکیە یا ئەڵمانیە ئەوانە هەمویان هەر غەشن هەمووی هەر کارەساتە جا ئەو غەشە بەڵێ مامۆستا هەر بە نمونە بینەوە چ شتێک ڕێگا لە غەش و تەشقەلە و حیلە دەکاتەوە مامەڵە مەسەرەن ئەوە بە چەندیە دەڵێ بە 5,000 یان نابی کەمتر نا بەخوای لەسرە من بە 4.5 و نازانم چێ و لە سینم هینایە تعامل و مامەڵە باشترە یان مەسەرەن لە دوکانەکان بارکۆدی لە لەسەر نووسرا 5,000 مامەڵەی ناکەی دەکڕی و دەبەی
چیان باشترە مامەڵی بکەین لە کڕین و فروش یان نەکەین ئەگەر کۆمەلگا ڕاستی ڕێک و پێک بیت و بڕوا متمانەیان پێک بی هەر مامەڵە نەکرێت لێرەدا باشترە بەڵام ئەو مامەڵە کەوا بکرێن مامەڵە شتێکی پیرۆزە بەو معنای ئەو شتەیەکەوە دادەندرێ مەسەرەن ئەتو دەڕێ بە ملیۆنێکی ئەو شخصەیە دەیەوێت مەسەرەن بۆ خۆی کەمەشیکات 100,000 کەمترکە ئەوە ڕێگا پێدراوە شتێکی باشە ینی با مناقەشەشی لەسەر بکرێت مامەڵە باشە بەڵام بە مەرجێک ئەگەر ئەو شخصەیە تێنەکەوی بەو معنایە بەهۆی معامەڵی مەسەرەن بەنمونە شتێکی دەکری بە 100,000 ئەو بەخۆی بە 100,000 کریوە سوێندی لەسەر دەخوا دەڵێ ئەم بە 150,000 کریوە ئەو 150,000 بۆ چییە بۆ ئەوەیە کە ئەنما پێی بڵێت با بە ئەم قازانز لێ وەرناگرم قەیناکات و هەرماهی خۆم بدەوەوەی ئەوە معنایی وێ بەڕاستی ئەوە پێ دەگوتێ غەش پێی دەگوترێ فێر پێی دەگوترێ لە هەمان کاتیشدا وەکو باسمان کرد ئەوە کارەساتێکی گەورەیە بۆ کۆمەلگا خوای رب العالمین کە لە فەرمودەیدا دەفەرمی وەلا تەقتولوا ئەنفوسەکم ئین الله کان بکم ڕەحیمە دەڵێ خۆتان مەکوژن جا ئەوە هەندێک لە ئەوانی کە مفەسیرن تەفسیری قورئانیان لێداوەتەوە هەندێک مەقسوودیان ئەوەیە کە ئەنەما انتحاری شخصی و کەسێک خۆی بکوژێ هەندێکی دیکە وایان لێکداوەتەوە کە ئینسان هەڵبستی فێر لە هاوڵاتێکی بکە یاخود مەسەرەن ماڵی بخوا ئەوە لە ڕاستیدا کوشتنەوە لا تەقتولوا ئەنفوسەکم مانای بۆ چونکە بە گوێرەی فەرمودەی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمی مثل المؤمنین فی توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد دانراوە بە یەک جەسەد کە ئەنما هەرچی مسلمانە وەکو المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا كوابو لێرەدا ئەو شخصەیە کە فێڵی لە برایەکی خۆی کرد لە جیرانێکی خۆی کرد لە هاوڵاتێکی کرد کە ئەنەما ئەو شخصەیە خۆی کوشت هەر خۆی کوشتنە چونکە بەڕاستیدا لە دین و دنیادا زەرەر دەکە ئەو شخصەیە لەوانەیە هەر لەو دنیادا بەهۆی ئەو ڕەفتارە چی لێبێت وای لێبێت کە ئەنەما تووشی عقوبەی خوای رب العالمین بیت باشە مامۆستا بابەتێکی دیکە بە تایبەتی بەم ئاخیرانە بابەتی دۆلار کە بەرز بۆ شتومەچیش لەگەڵیدا گران بوو کە دۆلاریش دابەزیەوە بەڵام شتومەکەکان هەروەک خۆیمەوە ینی هەرزان نەبوون ئەمانە زۆرێک هەیە کە لە فرۆشیاران استغلالی یاخود قۆرغی ئەم بازارکردنە دەکەن ئەم بازارە دەکەن کە کاڵاکانیان هەرزاناکەن لەگەڵەوەی کە دۆلاریش دابەزیوە سەبارەت بەمانە ئەوانە کەوتونەتە نێو چ گوناه و تاوانێکەوە والله طبعا ئەوانە گوناهن لەبەر ئەوەی چونچی زۆر کەسەی وەکو باز دەکەن لە بازاری طبعا هەرچەندە ئەمە ئەهلی بازار نینە بەڵام تێیدا هەیە لەوانەیە ئەمباری پڕپڕبی مەسەرەن ئەو چەند قاعەیەکی پڕبی لە مەوادی خواردەمەنی لەوانەیە لە کاتێک کریبیتی ئەو کاتەکە کریبەتی دۆلارەکە وا نەبووە هەرزان بووە ئێستا حالیان کە دۆلارەکە بەرز بۆتەوە ئەو شخصی هەڵدەستی بە گوێرەی ئەو دەفرۆشتەوە ئەوە لێردا کارەشی ناڕەوایە وە لە هەمان کاتیشدا لەوانەیە ئەگەر سپەینی دۆلارەکەدا بەزی ئەو دیسان سیعریشتەکاندا نابەزێنی ئەوە خۆی ئیستیغلالە بۆیە بەڕاستی ئەو ئیستیغلال و ئەو کارانە مەسەن بەنمونە عادەتەن لە نێو کۆمەڵگای ئێمەدا سەرەتای نەورۆزەکان بە خۆتان دەزانی خەڵک دەستی ڕوودە بازاری دەکات و کەل و پەلەشی زۆر دەکرێت ئەو شخصانەی کەوا دوکاندارە و ئەوانە تەماشا دەکەی خەڵکەکە دەزانی مەجبورە ئەو گۆشتی بکری مەسەن بنمونە یاشتی دیکە بکری هەڵدەستی گرانی دەکە یان بەتایبەتی مانجی ڕەمەزان کە شەهر الرەحمەتی والبەرەکەتی ئەوە شەهری ڕەحم و بەزەیە کە سەرەتای ڕەمەزان داهات لەبەر ئەوە خەڵک زۆر ڕوو لە بازاری دەکا و خەڵک حەزی لەیە کە هەندێک خواردەمەنی بۆ بەربانگان حازر بی ئەو شخصەیە کە دوکاندارە ئیستیغلالی ئەوەی دەکات دەزانی کە خەڵکەکە مەجبورە بەرزی دەکاتەوە ئەوە هەموویان بەڕاستی بە تاوان حساب ئەخر تاوانەکانی ئەوانە دەکەوتن نێو قاڵبێکەوە ینی چۆن تاوانەکانی وان لە چ ئاستێکدایە بڵێ ئەوە تاوانەکە لێردا وەکو باسمان کرد کارەسات کە لێرەدا وەکو باسمان کرد کە غەش و خیانەتە و احتیکار یەکێکیان لەوانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا دەفەرمی المحتکر مەلعون یعنی ئەو کەسەی کەواتە بەرنەفرینی خوا دەکەوێت ئەو کەسانە ئەو کەسە کە ئەنەما ئەو شخصە مەلعون معناست یعنی بعید عن رحمة الله دوورە لە ڕەحمەتی خوای تعالی کە لە ڕەحمەتی خوای تعالی دوور بوو معنە دەکەویتە ژێر عقوب و عذابی خوای تعالی
ئەوە کارەساتش یعنی بە هەرزانی کڕویەتی هەتا تەوا دەبی بە هەرزانیەکەی خۆی دەفرشتەوە کە بە گرانی کڕی بە گرانیەکەی خۆی بفرشتەوە بازار بە گوێرەی بازار بڵێ مامۆستا سەبارەت بە مەسەرەن کابراەک یەک بابەتی هەیە لە ناو هەموو بازار مەسەرەن چووە وڵاتێکی دوورەوە بەس ئەو بابەتە لە کنەوی هەیە بە دینارە چ کڕێ بە 100 دیناری دەفرۆشتەوە بەس ئەو هەیەی بووی هەیە یان حرامە ئەوە حرامە ئەو شەر ئیستا وەکو باسییان بەڵام پێداویستی ژیان نییە مەسەرەن بوون من ئەکسسواراتێکە لە وڵاتێکی دوورەوە هیناوە بەڵێ ئەوە دەتواندرێت بە گوێرەی ئەو ماندووبوونەی کە کردوێتی ئەوانە بەڵام مەوزوعەکە وەکو باسمان کرد کەلیمەی ئیستیغلال ئەتوو هەڵبستی شتێکی بینی بڵێ لەبەر ئەوەی کەوا لە بازار نییە لەبەر ئەوەی کە کەس لە کنینی ئەمن بە گرانتر دەدەمەکو ئەرز باس کرد بە 100,000 کڕیوە ئێستا لەبەر ئەوەی کەوا نییە هەڵدەستی بە 200,000 دا ڕاستە مامەڵەکە بە زاهری مامەڵەکە درستە وەکو دروست بوون بەڵام لە هەمانیشدا لە هەمان کاتیجا وەکو وتمان ئەوە ولا تەقتلوا ئەنفوسەکوما بێزەمیری حەدەکە چیە مەسەن ئەو بۆی هەیە بە چەند بیفرۆشێتەوە حەدەکەی چەندە حەدەکەی بچەندە مەسەن هەندێکیان لە زانایان دەفەرمونون مەسەرەن 2 قات وەربگری یا قاتێک هەندێکیان دەڵێن کەمتر مەسەرەن لە 100 هەندێک دەفەرمونون 5 وەربگری و زیاتر و هەندێک اختلافەیە لە بینی زانا و عولەمایان خولاسە بە گوێرەی عورفی بازاریش دەزاندرێت ئایا داخوا قازانجەکە چۆنە ینی عورفی بازاریش دەوری خۆی هەیە لە ئێردا مامۆستا یەک شتی دیکە ئەگەر مەسەرەن ئەو کراسە ماشەڵڵا جوانە بەڵام خەڵک شتی باشی ناوێ شتی بێ کوالەتی دەوێ لە ئەوەی هەرزامی خەڵک زیاتر بکڕی بازرگانیش دەستی شتی بێ کوالەتی دەینتە ناو بازاری لە ئەوی بڕوە هەرزانە خەڵک هەرزانەکەی دەوێ ئەو بە گوناحە لە بوو بازرگانەکەیان ئەو پێداویستی خەڵکە خەڵک بە هەرزانی دەوێتم کە بە هەرزانی دەوێت و بە هەرزانیش بدات فعلەن ئەوە فەڕاحیە لە بۆ خەڵکی چوو هەموو کەسێک خۆ ناتوانانی شتی باش بکڕی بخۆتانزان ئەوە تەبعاً بە چین دەزانی چینی فەقیر و هەژار لەوانەیە بە ئەندازەیەش وەکو فەرمووت کراسێک یاخود شتێک بکڕیتەوە بتوانی پێی هەڵبستیت کەوا بوو لێرەدا ئەو شخصەکە هەیەتی خۆی لێدەبا کوالێتەکەشی لە خوارێبی لە ڕێگای شەرعەوە ڕێگا پێدرا زۆر زار ئەمە غەدر لە بازرگانانش دەکەن ئۆ بەس دەچنەسن شتی خراپمان لە بودین کاکە خەڵکە کە هەرزانەکەی دەوێت هەر ئەوەندەیە ئەوەی هەرزانی دەوێت ئیشکال تێدانی بڵێ مامۆستای شڵە خودش وەڕازی بێت وأما ممنون توينه خدي بهمني شوان بابتت كحيلة وتشقلت إذا بن ما بارزت آمين يا رب ومنك فينا وانقولها طيب تشيد كرينو فرود ندا خدا پاداش كوتاي دلين يا ربي خداي رب العالمين توفيق ما بدا بو قرتني ورز قرتني أو مانجا بيروزي ولا همان كدا آوات هواي همو مسلمانك حاصل بك وأخوي رب العالمين يرحموا بزي بخاطر نيوكو ملقامان بو أويك دولة من دكان رحم بهجار كان كانوا هجار كانش لسنوري خويا درنسن ان شاء الله امين امين زور سپاس محمد إنایی اندامی انجمنی بالای فتوى لهرم کوردستان سپاس قال بخير ام بجا بتشينا في اولي ودست راستي ودنج خوش ما مصطفى عبد القادري لو بين اخو فدا ما قال بخير مامس عفوا سلام مامس وقال بين اخو فدا هاتنو لايما تجارتان كردو يعني والله نازم انا حزين لبابته شي بلا بدري وين تبو تيه بالك والله تقريبا دوشت سبرايز يلا دوشت بيكو نعمته خديها اما كادي دخوين انقوش بخون ده باش مش بيل من بريارم ده شتي نخم زور لو يقلبنا بم لمنا ها يلا فهم سلام حبيب الله
الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن بقربان الذنب قوراي مدينة قوراي مدينة بقربان الذنب قوراي مدينة قوراي مدينة أتم زيارتك در كواب بينا در كواب بينا مدد الله مدد مدد الله مدد مدد يا سبحاني مدد يا سبحاني محمد رسول الله محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن كاروايان باركين بوري مدينة بولاي مدينة ظلم لا تريدو قالي غمجينا قالي غمجينا مدد الله مدد مدد الله مدد مدد يا سبحاني مدد يا سبحاني محمد رسول الله محمد رسول الله صاحب القرآن أرتوي نور قرآني اللهم صل على دەستا محمد خۆش على آل وإيش سيدنا الله خدش مادی ترى نەبن یاخوا ويهربش يا يا أخوة. ابدا وای بەم بێ تەواو نەبی دەزانی هەرەوە نعمت تاخذ اياه بقول هذا دي باشا تشي باشا يرنشت يا خور نور بريك شعره بود خينات اكسترا ئەگەر دور چی دەکرد بە قستی على سزها پەنجەم لە جاران باشترە وده بك إبداع، جيمي إبداع. كدواني كيتو مع مع زي بالرياض خواردن زوري خوارديونيا درسان مثلا خواردن وزور خواردن هم دي چينا دف افكار خو آذر فاروق بايك راست خو او دش حولي ديال مضابط خلق زيدان وكم جيلي تشيا تكه وكباب وازبني سري تشوفي وخوارني بتشورو في باشيفي مدهي يا توبه كيري حتى قبل من تحملوا كيري از قال خوارني نخم قد تشري حتى دوما يقرا رمضان آذر رمضان بيروس ئازار سلااو لێبێت كوا بازار كوا بازاري تكه ئەندرێ وقوش ژوان سڵاوتان لێبێ ڕەمەزانتان پیرۆز بێ ئەنجی ئازار نایەوە بازار لێرە بازارێکی گەرم و گوڕە جە ژوان ئەڵێ ئەڵێ گەر بێمە ئێرە باوەڕ ناکەم بیخۆم باوەڕکە هەچ کەسێ بێتە ئێرە هەچ کەسێ بێتە ئێرە هەرە بێ هیچ نەبێ شیشێ گۆشتپا لەبەرەوەی هەموو شوێنەکان لێرە دێم بەس بینان هەمووی ڕێستۆرانت و مەتعەمەمانە ئەمە ئێوە باشە ئەمانە مەتعەمی چۆنەڵی میلین لەبەرەوەی ئێرە گەڕەکی تەعجیلە گەڕەکی تەعجیل بەم خۆراکانە ناسراوە وەک دەبینی ئێستاەوە سەرقاڵن سەرقاڵی گۆشتن ئامادەیەکەن دیارە ئەم شوێنە زۆرتر گەنجێ سەردانیەکە من باشتێکی ترتان پیشان بەم ئەگەر سۆمای هاوکارم وێنەکە بگوازێتەوە ینی ژوان هەندرێن بیت بۆ گەڕەکی تەعجیل ئەبێ بیت بۆ خواردنی کەو کۆتر سوێسکە ئەم خواردنانە کە زیاتر لە زستانی شاخورێ ئێستا بەس زێسەر جۆکێر خۆش لە ڕەمەزانە زۆر خەڵک سەرخاڵەتی من نەچم بۆ لای وەستاقی کە ئامادەیەکە پێما بێەوە تشری بە وەستا ئەم کاتە و باش ئەم تشری بە بەم کاتە تەم دروستە بەسم بۆ باسکە والله خەڵک دەخوا ئێستا خەڵک بەخۆی ڕەمەزانە بەخۆی پێش ڕەمەزانێ ئەو وەختانە ناوە لە تەندروست نییە بەس ئێستا خەڵک تا بەیانی نانووی
ئەرێ وەڵا هەر هاتو چووە لەو شەقامە هاتو چووە کە مانگە لە زۆرە زۆر سەحیە ئەو منچەڵانە سەرەکەی مۆ بکەیتەوە بۆم باسی بزانم چیتە لە چۆ دەست پێ با لە بیدایە ڕادەست پێ بکەین ئەو منچەڵەکە زۆر گەرمە ئەو نیشانەیەوێ ئەمە چیتە ئەمە کۆترە کۆتری زاجل بەڵێ کۆتری چێوی مشتری ئەمانە زۆرە ئەرێ وەڵا مشتریمانەیە لە ستێماین دێ مشتریە لە کەرکووک دێ لە هەموو منتیقەچی لە دۆچێ لە هەولێرە بەڕاستی لە هەولێرە ئەو تازیلە بەخۆی تعجیل ئەو منتیقەیە بەناوبانگە بە کۆتر و مەسەلەن مراوی و فڕوز و کە و پۆڕ و ڕیشەوە لەو سوێسکە و ئەو شتانە بە خەڵک بەدانە داوایەکەیان بە قاپەت بەدانەیە دانەی بەچەنە دانێ بە 5,000 بەڵێ دوون بەسەر چاو ئەوە کۆترە مراوی و فڕوج و پۆڕ و کە و پێکەوە دەکوڵێ لە ناو یەک مەنزەڵ تامیان نانا سوبەکەی زۆر خۆشتریش دەبی ئەوە فڕوجە فڕوجی کوردیە مریشتی کوردی ئەوە کە دەکوڵێ ئەمە دەری دەینی لە ناو مەنزەلی هەتاوەکو نەتوڵخێتەوە زیاتر بێتام نەبی بێزەوەل نەبی بەڵێ ئەوەشیان مراویە مراوی چێوی بەڵێ بۆتانێت دۆمراوی چێویان چۆن زۆر بەتامە ئەرێ وەڵا چۆنەی کڕنێەوە مراوی چێوی ئەمە مراوی چیوی لە مەدانێ دەیگرن ئەمەش لێیان دەکڕینەوە بە خۆمان سەر دەبڕین خاوێنی دەکەینەوە سەریشی دەبڕین مراوی چێوی بەچەنە ئاوایی بە 11,000 دانەی فڕوجیش بە 10,000 مریشتی کوردی دانەی خەڵک مراویەکە بخوا باش ئەرێ وەڵا هەنا هەمراویەکە تامی زۆر خۆشترە لە فڕوجەکەی بەڵێ کەویشی تێە بەڵێ ئەوەش کەوە ئەوە کەوی چێویە گۆشتەکەی سپیە بەڵێ کەوی چێویە گۆشتەکەی سپیە زۆریش بەتامە تامیان زۆر خۆشە بەس سعرەکەی بڕە گرانترە لەوان کە ئەوانە دانەی بە 15,000 چێویە بە تاکیری چێویە خۆم نایخۆم بەس خۆش وە بیخۆ تاقیکە زانکوە ئەوە شتە شریبە ڕیشۆڵەشمانەیە بەس ئاوی ڕیشۆڵەکەی دەڕێژمە من بڕک ئاوی ڕیشۆڵەکەی ڕیشۆڵەشەیە ڕیچۆڵەشەیە بەڵێ ئێستا ویشت پێ پیشانە ئەوە ڕیشۆڵەیە لەناو زۆر بەقەت شۆڵەکەی بەڵێ نزیکن لە ئارێوەڵە ئەوە ڕیشۆڵەیە ئەوە بە چەنەدان ئەوە دانەی بە 1500 نارێ سەفەری لێرە بیخۆی بە 2000 بە سەفەری بە 1500 بەڵێ لێرەش بیخۆی بە 2000 باشە چێن ئەوانە بۆ نمونە ئەو خواردنانە ئەخۆن ئەوانە مشتری خۆی هەیە مشتری خۆی هەیە هەموو کەسەکە وە خواردنانە ناخوا مشتری خۆی هەیە حەزی لە باڵندەیە دێ دەخوا زیاتر کام لەم خواردنانە کۆتر لە هەموو زیاتر دەڕوە کۆتر ڕەوازی لە هەر هەموو زیاترە تامەشی زۆر خۆشیە و سعرەکەشی زۆر ئەرزانە بەڵێ باشە من با بچم بۆ لای وەستا ئەو وەستای کەبابەکە دروستەکە اینجا بیدۆزمەوە با بچم بۆ لای بەڵێ ژڤان هەندرێنەوە دیارە و خواردانەی کە لێرە دروستەکرێن یعنی فرێشن ئەمڕۆ ئاماداکرێ بۆ شەوەکەی ئازار ئەتوشتە چی دەخۆی لەوەیان نا بە تەمای کوتر و سوسک و ئەو شتانە ئازەربی لەناو کۆتر و سوسکان بینەی خوا باوی لە نایخوا نا باوەڕکە من نایخۆم خۆم زۆر هاوڕێی پەلەوەر و ئەوە مەریوان دەڵێ بە چاوی خۆم دیتیتم نەیخوا حەزی لێیە ئازار مەریوان دەڵێ بە چاوی خۆم دیتم بە خۆم لەگەڵی نەیخوا خاوەنی ئەو مەریوان دایمە کێشە بۆ من دروستەکە بەس بەخوا خۆم نایخۆم من گۆش خۆرم باڵندە خۆرنی من گۆش خۆرم کێشەیەم نییە من لەگەڵ خاوەنی دیارە باڵندە گۆش نییە گۆش خۆرم باڵندە خۆن دیارە باڵندە ساڵ دەبی لەو گەڕەکەی بەس خۆم 36 ساڵە لەو دوکانە ئەم دوکانە لە نزیکی 100 ساڵە کراوەتەوە بەڵام باو باپیری ئێرەیان بنیان ناو ئەمیش لە نزیکی 88ەوە نا من لە 88ەوە لێرم لە 88ەوە لێرەیە من قسەی لەگەڵ ئاکەم وەستام کاتەوە باش بەخێر بێ سەر چاو ئەم خواردانە مووی فرێشن
چی و چیتان هەیە کەبابە جگەرە گۆشتە سینگە باڵە گوانە هەلێوەیە گونا هەموو شتێکمانەیە ئەو تکە شتانە کامە زۆر زیاتر خەڵک حەزی لێ بیخۆ خەولێرەکان زۆر مەرەقیان گوانە بەڵێ هەمووش بدەڕوە زیێشی نامین ئەمانە نرخیان چۆنە بەراورد بە شوێنەکانی دیکە ئێرە بە چەنە بۆ من شیشە کەباب شیش کەباب بە 2000 گۆشت بە 2000 جەرگ بە 2000 تەمایان سەیریشی هەموو لەبەر چاوانە هەر تەمەشا هەمووی کە لەبەر چاوانە ڕۆژانە دەینی فرێشە باشە تامی حلێوە و شتەکانی دیکە چۆنە جیاوازە حلێوە لە هەموو شوێنە پێوانەیە هەموو کەسە چیش نایخۆ بەزەوە مشتری تایبەتی خۆیە حلێوەی چی ئاژەڵەکەی بۆ لە ناوڕی خەڵۆچیتی بە جەرگشتیوە حلێوەی بەرخیەوانە حلێوەی گۆلچی شێ ئیزەرژی ئەوانی شێ بەزەمەوان نین بەرخدەین ئێوە کی تاقی لێرن بە تایبەت لە ڕەمەزانانە بە ڕەمەزان هەتا نوێژی بەیانی لە ساعت چەنەوە کراوە لە ئەمە سعدووە لێرەیش دەکەین حازری دەکەین لە عەسرەوە سەفەری شتیوامەنەیە تا کاتی بانگی بانیەوە لێ هەتا مەغری بانگ نەدا نافرۆشم لەو خواردن بەڵام سەفەری احتیاطیە تا کاتی بانگی بانیش کراوەیە هەتا بەیانی کراوە پێش بەیانی زۆر بەخێر بێزگانە خۆش بێ هەندێک ژمان ئەوە من مەشغوڵم لەگەڵ خاوەنی چێشخانەکە من گۆشتە خۆم کەبابە خۆم بەڵام باڵندە ناخۆم ینی بۆ نمونە مریشک ئەو کۆتر و مەریوان دەخوایان ناخۆم بەڵێ مریش گۆشتان ناخۆم زۆر هەیە حەزی لێ ئێستا ئەوەتە ئێستا ئازەر برا ئەو کۆترەوەنا ئێستا ئەو کۆترە بەڵێ ئازەر بینی خۆمان بی ئەوە قسە لەسەر تو کرایەوە لێرە مەریوان ماریوانی وێنەگر دەڵێ بە چاوی خۆم بینی ومە 13 ڕیشوڵەی خواردووە ئەو جا نازانم تو چ قسە تێ لەسەر قسەی مەریوانی باوەڕکە تا ئێستا تامیشی نازانم چۆن ئێستا ئەگەرەوە تا دوای کارنەوە بۆ خۆتان شۆڵەکە لە بەردەم ژمان ژوان ئێستا خۆتوانمەوە بیخۆمەوە لە بەردەستمە تەمان ئێستا نایخۆی کە خۆ حافزت کردی خۆی خەڵکێکی حەزی لێتی بە تایبەتی قابل لە پێشەمە بیخۆی خەڵکێکی بە تایبەتیت بۆم شتانە حەزی لێتی لەبەرەوەی تامێکی تایبەتە بەلایەوە بەس هەنێک کەسێ ئێستا بۆ بە هەندرێن بە خۆی ناڵێ ژوان هەندرێن کێت بۆ ناخواردن لە ڕێستۆرانتێکی خۆمان کافێکی خۆمان باوەڕ کە لەوانەیە حەوت شیش هەشت شیش بەس گۆشت یاری ئاسنەکەم فیتنسەکەمە بێ زۆر بخۆم ئافێتم بیاخۆ لێرە داواتیشمان دەکات داخەوە هەندرێن و ژوانێوی لێنین هەندرێن و ژوانێوی لێنینم خواردنە خۆشە بخۆن بەس کەوەکەی تۆزە گرانە بەس کەوەکەی گرانە هیچ خەمت نەبی دێنی گەلک سپاس بوو دەست خۆش گەلک سپاس سەحەت بوو بۆ هەر کەسەی خواردنەکە تستێکی بخۆت ێ بە سوڵ گونا کوترێکی گچکە ئەوزە کوتری زاجل کوتری عشق و ئەو شتانەیە وابزانن ها ئەخر دەگوترێ کۆتری زازل لەبەر ئەوەیە تۆزێک گۆشتی زیاترە لەوانی دیکە لەبەر ئەوەیە ئەگەرنا نەوەی کۆترەکانی دیکە مەسەرەن ئێرانیە لەگەر شتانە دایان خۆیان لەگەڵ چی لە کۆترۆشتان زۆر حەزم لێنێ نایخۆم شتانە بەس مریشک و دیگل منێت خۆرەوەیڕۆ کە و من نەخۆریە کەوە جوانە و دەنگە خۆشە هەیە مەسەلە دەنگ خۆشیە مامۆستا عەبدولقادری وی دەنگی خۆش گەلاتش پێشکەشکردن بەس ئەتو هەتا ئێستا کڕوو بێ دەنگی خۆی کردیە شتەش پێشکەش کە دوای داوەتت دەکەین بعد سوسکە بە خواردنەکی خۆش بە کەیفی تۆ چ بڵێن بە مەولا گەر لە مەولا بە مەولا ئەو شارە دەڵێن ئەم قامەکەی بڕۆن یا الله
بمولا قر لمولا ضل بقربانت نبي نابي بضل قر قلب مطيع وبند فرمانت نبي نابي كسي مقصودي كسبي دولتي قربي محبت به غلامي بو غلاماني غلامانت نبي نابي زهوري نوري توري معرفة بو چاوي بينورم لتوسي سرمر رنجي خاشي دامانت نبي نابي فراري قيسري ظلمت لشاري شامي خاطر دا بحكمي برقي تيغي شاهي تركان النبي نابي بياني داستاني شيوني بلبل لبرقل دا بخندي ليوي شورنجيزي خندان النبي نابي فلك مشهور لا في اقتداري رفعة أما وجودي بو سريري خاشي أيوان النبي نابي سرم سمتورة سينم ني سراحي ديدا أشكم مي مزي مي يا نواي ني لديوان النبي نابي لبو قل شوري بلبل شورشي توتي لبو شكر بشوقي شحبي ليبي شكر أفشان النبي نابي بلا لي معرفة تعميري قطعي باغ كوني ضل هتا معموري بستي فيزي إحسان النبي نابي بخواي استبتوي كعزب بخواي دروي صد بخواتو لقى ما صار يوال أوتا بخوش يدروا أم نازانم والله نازانم فيش برنامج قلت فيش برنامج قلت نازان بخو مولاي قرب مولا يلا ليه فيك واحد يلا هم لفرمني انا اسال قلم دقوتي نازان يا رب تدم داي مكتوب لي دستان خوش طبعا ها بيش برنامج قناعات مين إبراهيم؟ بزستان نظام هذا قناعة اصلاق دشت راضي بك ويدنجت سلام ويهربش. سلام مركب بحسي خورني كرو وخورني وام خوت رمضان دهن خوين وفات خوين وام 24 رمضان روجي بصحتي وتشبوشه بابوچي ام خوين وفات خوين وصحته ما تكش يعني وقت غلطتي جيشتين يعني وقت امام نازانم اشتكى بالسيستم بجواني بكار ناينين دابا چۆن بخۆین چۆن بتوانین يعني كمان للروجدا بالروجوين كاتك روجو دشتينين يعني هو صبت شكو لقى الخواردم كان بوي تندرسي ما باش بيت كدا قتري او باسد كرد يعني روجو سودي هي بو تندرسي اخر شلون سودي هي لكاتك اگر بيشي كان دكونا نخوشخانه بتايبتي وكاتك روجو دشتينين كوات اللي راه شيشيك هي خللك هي بوقسه كردن لسرم بابتها خذي حسكت افشبات دكتور شيروان وانا كريد قال مضى الدكتور قال بخير صلاو لبي دكتور بخير ورمضان فيروس ليش بيروز بيلي بنيرانش بيروز بيتم ما عندنا بيا اخوه هم بتشينات نوفيدو راستا روجيه بو جسد مروفي مفوهنه كاتشو بو نفسيته مروفي مرتاح بينا مروفي مفوهنه كروسا بتبوتشي ام فايده جنابين هي فك درباز بتاع بروجينجي بس رم قلود بين صحته ما هرتيكش ام توشي نخوش ياد بين خوي بروجيبون اگه براستی و دروستێکی وەرگیرێ بدڵنیایەوە بە بەڵگەی زانستی پزیشکیەوە زۆر زۆر سوودی هەیە بەڵام ناچارم بڵێم ئەو بەڕۆژبوونێ کە دەیبینین بەشەکی هەرە زۆری ڕەنگە زیانیش هەبیتن کە بەو شێوەی هەندێک کەس وەریانگرتیە بۆ نمونە ئەگەر ئەمن بەڕۆژوو بم و ڕۆژانە خواردنم زیاتر بی لە ڕۆژانی پێش ڕەمەزان و بەڵگەشمان هەیە لەسەرەوەی لە هەموو بازارەکان بپرسن لە مانگی ڕەمەزان فرۆشتنی خواردن و ئەوانی خواردنەبەنی شتەکان زۆر زیاد دەکات چەند قاز زیاد دەکات واتە خەڵک
وەکو فرسەتەچ دەبینی بۆ ئەوەی خواردنی خۆشتر و زیاتر بخوا ئەگە بەو شێوەی بیتن لە من وەرگر سوودی نابی چونکە سوودەکە بەو کاتێ دەبی لەو حالەتەی دەبی کە ئەتوو وە بکەی ئەو مانگە مانجی بەکارهێنانی ئەو خۆراکەی بیکە لە جەستت وەکو بڵێ خڕ بوویتەوە ئەوان بەکاربیێنن نەک ئیتکەش زیاد وەگرین زیاتریش لە کۆگاکان داینێن باشە دکتۆریانی ئەو ڕێوشوێنە چۆن چۆنیە بۆ ئێستا بۆ من و ژوان لێرین ئیدیەوە وا دەکات کە بینەرانیش بتوانن سوود لەمە وەربگرن لەم لیستەی یاخود لەم زانیاری کە ئێستا تۆ باسی دەکەی چی بکەین چۆن بخۆین ئەو مادانەی کە دەیخۆین لە چەوری و کاربۆهیدرات و پرۆتین و ئۆبابەتانە چۆن بتوانین هەڵسوکەوتی لەگەڵ بکەین بۆ ئەوەی کە لە ڕۆژدا بە ڕۆژوین کاتێک کە بەربانگ دەکەین و ڕۆژوو دەشتێنین ئێمە تەندروستیمان باش بێت و وەسوود لە ڕۆژوەکە وەربگرین لەوەی کە بەخراپ بەسەرماندا بشتێتەوە بەڵێ لەو چواردە پازە کاژمێری کە ئێمە بە ڕۆژینە زۆر گرنگە ئێمە حەز بە برسیاتی بکەین باشە کە برسیش بووین ئەوەش نیشانێکی باشە چکە جەستەمان دەکە بە شێوە قسێ بکەن بینەران ئێوەش تێ بگەن بۆچی ینی بە ڕۆژی بوون سوودی هەیە بۆ ئەوەی برسیت بی بۆ ئەوەی تێنوت بی کاتێک برسیتە جسمت دەرێتن ئەمن پێویستم بە وزەیە پێویستم بە تاقەیە لەکوێ بێنم دەڵێ وەڵە هەندێک شەکرمان هەیە لە کۆگاکان هیتمان کە بە شێوەی گلایکۆجینە نزیکەی 50 گرامەکە کەمتر زیاتر دەرێ بادەری بینین بۆی دەبینی نیو کاژێرێک پاش برسی بوونەکەت ئەوە دەردێتن کە ئەو کۆگا کرا بوو ینی خەزن کرا بوو ئەوە دەرهات بەسەوە باید چەند دەکا لەوانێ باید 2-3 ساعتەکە بکە دیسان برسی دەبیتن ئەو جارێک دێتن کا بمدی ئیتکەم بۆ بینە وزەم بۆ بینە دەرێ نەمایە ناچار دەبی ئەو جارە چی بکەی چێوریەکان بکێ مادێ گلاکۆجینەکە گلاکۆجینەکەش بکێ بەشەکە بەکاری بینی هەتا ئێستا زۆر باشە چکە ئەمە پێش ڕەمەزان یەک ئاراستەمان هەبوو ئاراستەکە چ بوو خواردنمان دەخوارد هەمومان لە خۆمە زیاتر دەخۆین هەمومان بەبێ هیچ ینی ئللا ئەو کەسانی زۆر حیسابی کالۆری و سوتان و وەرزش و ئەو شتانە دەکەن کاوانە ژمارەیان زۆر دیاریکرا و کەمە هەمومان لە خۆمە زیاتر دەخۆین زیادەکەی کە دەیخۆین هیچ ڕێگای نییە دەکرێتە با بڵێن گلاکۆجین و بە شێوەی شەکرێک لەناو جەرگمان کۆ دەکرێتەوە پاشان ئەوەشمان زیادە ناچار دەبی دەبتێت چەوری لە کۆکاکە نەدەرێ ئەوە ڕێیە ئاراستە هەڵەکەیە ئێمە دەبیتن فرسەتێکمان هەبی لەو 12 مانگەی لایەنی کەم مانگەک با بڵێن بۆ ئەوەی ئاراستە پێچەوانەکەی بەکاربێنن ئاراستە پێچەوانەکە چیە ئەوەی کە تازە باسمان کرد چەورەکە و شەکرەکە کە کۆکاکراوە بە تایبەتی چەورەکان بەکاری بینینەوە ئەگە بەو دوو ئاراستەی دانە ڕۆی تەنها بە یەک ئاراستەیەدا بڕۆی ژیانت لە مەترسی دەبیتن بۆیە نەک تەنها لە دینی و لە ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕۆژی بوون هەیە ئێستا ئەو کەسانی ناموسلمانیشن هەمویان بە بەڵگەوە بەس بەڵگەی ینی پزیشتی سەلبێنرا دەرێن دەبی بە ڕۆژیبی و ئەو بە ڕۆژی بوونە بۆی ئاراستەی دووەم بەکاربینین کاکە تو ناوی بەس خەزن هەمومان لە خۆمە زیاتر دەیخۆین و بە تایبەتی ئێستاش جوولەشمان بەرەکەمی چووە بەهۆی سیارە و ئەو ئامێری گواستنەوەکان و دەتو لە دووڕا ئیشێکی بە کۆنتترۆلەکەی دەکەی ینی وەرزشێکی کەم جوولەکی کەم خوانێکی زۆر کە ئەوە ئاراستەی بەرەو چ دەبا بەرەو نەخۆشیەکانی شەکرە و زەخت و دڵ و تەنانەت شێرپەنجە و نەخۆشیە مەترسی دارەکانیش ئەو مەخزەنانەی ئەتوو باست کرد ئەمە پێویستیمان بە تاقەیە یەڵا بڕۆ شەکرێکی بینە لە فلانە شوێنە لە فلانە شوێنە ئەوە مەخزەنەکان ئەوەیە کە لە بەربانگ پڕ دەکەینەوە بە ڕۆژ وەردەگرنەوە یان هی 11 مانگە لە مەخزەنەکانە ئیتر وەردەگرینەوە ئەوانەی ڕۆژانەمان کە باز دەکەین ئەو شەکرەیە کە کۆکرااو دەبیتن خەزن دەبیتن بەڵام کە چەوریەکان باز دەکەین چەندین مانجیە بە تایبەتی ئەگە بەکاری نینین ئەوە چ کاتێک دەگاتە چەوریەکان هەرکە توانای جەرجی لە سنووری خۆی تێپەڕاند هیچ ڕێگایەکە نامنی غێری ئەوەی نەبیتن چەوریەکەی دروستکەی لەو شەکرانە بۆیە لێکوانە ینی زانیێرێکی گرنگ هەیە شەکریش دەبتە چەوری ئەمە دەزانی بەس هەندێک کەس لەوانەیە بینەران نەزانن دەیە دکتۆر ئەمن بەس میوەی دەخۆم بەس شیرینی دەخۆم ئەو چەوریە لە چێن دەری بوات شەکری زیاد ئاخیر چی لێ دەکەی خۆ ناتوانێت بە شێوەی شەکر دەبتە چەوری واتە چەورەکە ئی چەندین مانجیە بەڵام شەگرەکانی وەکو لە شێوەی شەکری پێدەرێن معقد ینی زۆر ناڕێکی لە کیمیایەکەی وە گلاکۆجینەکان ئەوانە ئی ئەو ماوە کەمەیە کە ئێستا ئەمە
لێ برێ خواریتمە بۆیە پاشیوەکی تەندروست ئەوەیە کە ئەتو ئەوەندە خواردنی بخۆی کە تەنها بۆ چەند کاژێرێک بەشت کاتن و زۆری خوانەکانش ئەگە مەجال هەبی باز دەکەین و فتارێکی تەندروست ئەوەیە توشتێکی کەم بخۆیەوە دەبی بە 3 قۆناغبی نەک بە غاردانبی چکە ملەتی مە بەداخەوە زۆریان وەرەزان خواردن پێ هەیە و سواری سیارێکی لەمبەرگینی و فیراری بۆ غارداتن دەفری ئەگە زوو خواردنەکەی نەگری لێت دەڕوا ناوان نییە دەبی زۆر ئەتو ئامادەبی لە ئەوەی کە بەشی یەکەم کە فتار دەکەی لەوانەیە دووسێدن کە قەس بوو ئاوەکو شەربەتەک بەسە بڕۆ دەست نوێژت هەگرە نوێژ خۆت بکە وەرە بگەڕێەوە شتە چکەم بخۆ بەس ئەوەندەیە کە هەندێک هەز بە تێری بکەیت بڕاتە بێ ئەوەندە بەسە بەس نابی یەکەوسە بێسە قۆناغی سێم ئەوشەوەیە خواردنە باشەکەی بخۆی بابڵێن ئەو لەوانەیە بینیان چەندوی دکتۆر یەکەمیان لەگەر مەلا بانگدانەیە ئەوە دەست پێ دەکەی با بڵێن سێدن کە قەسپە گڵاسەک ئاوە گڵاسە شەربەتێکی سروشتیە نەک ئەوی کە ئاو شەکر و ڕنگ و بۆنە ئەوە کە زۆر ناتەندروستە پاش تقریبان چارێکێک بۆ 20 دقیقە تو دەست نوێژ دەشوێ نوێژی دەکەی ئەوەندە وەختێ دەوێتن دێسە قۆناغی دووەم ئەویش زۆر یعنی بەس ئەوەندە کەمەک گەدە دکتۆرەوە ڕۆشنبیری ئەوە سەقافەیە ئینسان کە هەیبێت ینی چونکە بەڕاستی سەبری دەوێت ئارامی دەوێت تۆ بتوانیت خودڕۆر ئەوە ڕابگری ینی دەبێت زۆر جوان دەبێت ڕۆشنبیری لەسەر ینی ڕۆشنبیری تەندروستی بەڵێ ئەوە چێشەیە یەک لە ئامانجەکانی بە ڕۆژی بوون ئەوەیە کە تو سەبر و تەحمل بڵێ ئەگە سەبر و تەحمل نەبوو طبعا تو دیسان دێوسەر ئەو پەلەپەلەی پێش فتاری خەڵک هەموو لەسەر زادێ پەلەپەلیتی زووشتی بکری زووغاردا زوو شۆفێری بکاتن کە ئەوە بەڕەئی من وەلو ئەمن حەقی فتوام نییە ئەوە یعنی پێچەوانەی ئەوەیە کە لە ئاینی پیرۆزی ئیسلام چەندین جار دووبارەکرێتەوە ئۆسبڕ و بزانە پاداشتی سەبر چەند گەورەیە ئین الله مع الصابرین یعنی خوای تەبارەک وتعالە بە گەورەی خۆی ئەخە تو خوال لەگەربی تازە ئیشت بە کەس نامێتن هیچ مشکلەکە نامێت بۆی ئەو سەبر ئارامە سەبر بگرن لەڕووی تەندروستیشەوە طبعا لای ڕوو هیچ شتێک لە دینی ئیسلامەتی هیچ شتێک باس نەکرایە ئللا سوودی توی تێدایە زۆر باش دکتۆر ئەوە تو سەبر و ئارامیشمان کرد بەڵێ ئەوە بانجیدا و هاتینە سەر سفرەی بەربان دەبی چی تێدا بی دوای ئەو سەبر و ئارامیە کە ئیسیفادەی لێ وەربگرین ئەو پێکاتەکان چ بن ئێمە ئێستا ماوەکی باشە بابرێن شەکرمە لێکەم بوویتەوە ئاما لێکەم بوویتەوە باش ئەمن قەت لەگەر ئەوەی نیمە شەکری سپی بەکار بێتن شەکری سپی ئەو شەکرێکە بەرێن سنایی و دەستکردا لۆیە دیسان قەسپەکە خورمایەکە لە هەمووان باشترە ئێستا زۆرە پێوەرەکێ ئەمە بەکاری دێنی نەک تەنها ڕێژە شەکری ئەمە پێ دەێن گلایسیمیک ئیندێکس واتە ئەو پێوەرێک کە پێمان دەڵێ بە چەند کات شەکرمان بەرز دەبتەوە ئی باشترینیان ئی قەسپ و خوڕبایە بۆیە دووسێ دەنچلەوەی بەکاربینە نەک شەکری سپی دوو ئەگەریش دکتۆر قەسپێکی ئەدەمە باسی قەسپ ئای دەستخۆش بیتن زۆر سپاس ئەی دەستخۆش ئەگەریش شەربەت بیتن دیسان دووبارە شەربەتێکی سروشتی بیتن هەموو ئافرەتەکان دەتوانن مێوژی بکڕن و شەربەتی لێ دروستکەن ئەمن لێرە دەمەوێتن بڵێم ینی زۆر جار خێزانم گلەیم لێ دەکەدرێتن ئەمن ئەودا خزمەتت دەکەم باسی ئەو خزمەتێ ناکەی هەموو ژنەکان بە خێزانم و بە هەموو ئەو خوشکە بەڕێزانە دەتوانن خۆیان لە ماڵەوە شەربەتی دروستکەن کە زۆر سروشتیە بێ ئەوەی هیچ شەکری تێکەن با شەکری سپی تێ نەکرد با ئەو نەو ئەو ڕۆشنبیریەکە بەڕێزیشت باس کە ڕۆشنبیری تەندروستی و ڕۆشنبیری خۆراکمان هەبیتن ئەوە خاڵی دووەم خاڵ یەکەم گوتمان شەکرەکەی ئاوەکە پێویستە بەڵام ئەویش چەند پێویستمان بە ئاویە لەوانەیە با بڵێن گلاسێک دوو گلاس زیاتر نا تعبیرێک کوردەواری زارە یان شتێکێ بە کوردەواری خۆمان دەڵێن زگاو نەبی یعنی ئاوەتی لە حەدی خۆی زیاتر نەخواتەوە گوتمان ئەگە شەربەتیش بوو شەربەتێکی سروشتی بی گلاسێک ئاو گلاسێک شەربەتی سروشتی و دەنکە گیان سێ دەنک قەسپ یان خورما بەسە کفایەت بەسە زۆر باشە ئەتا دەچی نوێژ دەکەی و پاشان دەگەڕێەوە لۆ بەشی دووەم باشە دکتۆر بێنەوە سەر بابەتی ئەوەی کە ڕۆژوو سوودی هەیە بۆ جەستا بۆ ئەوی کە بە ڕۆژوو دەبێت دەگوترێت کە کۆمەڵێک ژەهر هەیە لە جەستەی مرۆڤدا دەردەدرێت نازانم ئەگەر زانیارەکەم تەواو وەرگرت بێت ئەگەر تو بێگومان وردەکاری لای تۆی ئەمە چۆن چۆنیە جگەلەوەی کە باسکە ڕێخستنی چەوری و شەکر و ئەم بابەتانە کە چۆن کار دەکەن لە جەستەی مرۆڤدا و ئەرچی جگەرچی لێ دێت چی دیکە هەیە لە جەستەی مرۆڤدا
کاتێک کە بەڕۆژووە سوودی پێدەگات کاندرن ئەمن کات خۆی دەڵێم بڕوام زۆر بە دینی ئیسلامەتی هەبوو بەڵام پاش ئەوەی زانستی فسیۆلۆجی چۆن خانەکانی مرۆڤ کە ملیارەها خانەمانەیە ئیش دەکا بڕاتەبی بڕوام زۆر زیاتر بوو چونکو خی تەبارەک و تەعالە مرۆڤی وا دروست کردیە بە شێوەی مشکمان ڕادەوەستی کە دەی خوێنینەوە کە چۆن دروستی کردیانی فعلا ئەحسن تەقویم باشترین شێوە هیچ بەجێ نەهێشتە خۆی ئێمە تاوانبارین وەکو مرۆڤ هەندێک پەلەینەوە هەندێک زێدەڕەوی لە خواردنی دەکەین و تەمبەڵین ئەگە تەمبەڵ نەبین و وزە و ینی بابرین جوولەمان زیادکەین وزێ زۆر سەر بکەین و خواردنی تەندروست بخۆین زۆر دوور دەبین لە نەخۆشەکان واتە ئەو ژەهرانی کە باز دەکرێتن چییە خۆی لەوانەیە کە ژارەکان ئێستا باسکەن زۆر کەس مشتی لە بۆ ژەهری پیس بچی نا شەکر ژەهرە شەکر خۆی لە خودی خۆی ژەهرە باشە ڕاستە تامی شیرنە بە ژیان لە ناو دەباتن دوو ئەو چەوریانێک کە باز کرا تازە لە خواردنەکان کە ئێستا خەڵک حەز لێیە ئەویش بەشێک ژەهرە با بڵێن حتا پرۆتینەکان خۆی ژەهر بە زۆری پرۆتینە چۆن دەڵێم ژەهرە ئەو بابەتە کیمیاویانی لە خۆراکەکان کە لە حەدی خۆی تێپەڕیتن بەرەو ژەهراوی دەچێت ئەوە یەک دووش ئەمە بەردەوام ژەهری کەمان هەیە بۆ نمونە یوریایە کریاتینە موادی نایترۆجینی لەناو خوێنمان دەسوڕێتەوە بەڵام دووبارە ئەلحەمدوللیلا گورچیلەکان و جەرگ و هەندێک لە شوێنی ترمان هەیەکەوە ئەو ژەهرانە خۆی پاچ دەکاتەوە بەڵام نابی ئێمە ماندویان کەین بە پێچەوانەوە دەبی پشتگیریان لێ بکەین ئەنی نابی جەرگمان مادیەکە بۆن و نابی گورچیلەمان مادیەکەین بە تایبەتی جەرگمان کارێکی یەکجار گەورە دەکاتن چۆن جەرگمان مادیەبیتن بە چەوری زیاد بۆ نمونە بە شەکری زیاد جەرگمان مادی دەبیتن بە ئەوەی کە ئەمە بەس بیخۆین وەکو ئەوەی قاسەکماندانەیە بەس تێیکەین جارجای لێ دەرنەینین خۆی لە گرنگترین خاڵەکان کە ئێمە هەوڵ دەدەین بە دەستمان کەوی هاوسەنجیە هاوسەنجی لە چێ لەشی مرۆڤ پێویستی بەوەیە چەندی دەستکەوت ئەوەندەی فرێدا ئەوەندەی یان بەکاربیێنی وزەکان ئەوجا شەکربی پرۆتینبی یان چەوری بیتن بە هەر شێوەیەک بیتن ئەوە وزە بەخشەکان کە بابرێن بۆ نمونە 4,000 5,000 کالۆری داتوو باشە ئەتوو تەنها 2,000ت سەرف کرد ئەوانەی وەرزش بکەن باش لە من تێدەگەن لەو قسەی ئەتوو 3,000 بۆ ماوە ئەو زیادە ئەو جەرگمانی دەکات گورچیلەتمانی دەکات بەرگری لە شتماندی دەکاتن هەمووش دەستمان دەکات بۆیە دەبیتن لێرە هاوسەنجەکە بیتن ئەمن کە وەکو بڵێن سیارەکەم هەیە ڕۆژانە 50 کیلۆمەتر دەیاژم بای 50 کیلۆمەتر بنزین پێویستە وانە بەڵام سیارەشکەمی ڕۆژانە 150 کیلۆمەتر دەیاژم بای 150 کیلۆمەتر بنزین پێویستە هەماش لەشی مرۆڤ ئەگەر ئەم ڕۆژانە ئەرچی بن و ماندووبوونی مێشکم و جەستەم پێویستی بە 3,000 کالۆریەک بیتن ئەوەندی دەبیخۆم ئەو ژمارانە هەندێک زەحمەتە بۆ بینەری خۆشەویست لە من تێبگاتم بەڵام چۆن دەزانی باشترین چارەسەر چۆن دەزانی ئەوەی دەیخۆی بەقەدەر خۆتیان زیاترە زۆر ئاسانە ئەو ڕۆ یەکەم ڕۆژە ڕەمەزانی بوو وا دەچین بەرەو ڕۆژی دووەم خۆت بشێشە بزان چەند کیلۆی لە کۆتایی ڕەمەزانیش خۆت بشێشە بزان چەند کیلۆی ئەگە زیادت کردبوو کێشەکەیە مشکلەکەیە لە خۆت زیاتر خواردیە خۆی باشتر وایە یان لەسەر چێش خۆت ببینەی یان کەم کێوە چۆگە زیادت کردمانێت یەکمانێ هەیە مانەوەیە تۆ خواردنی زیادت خوارد ئەوەش پێچەوانەی مانجی پیرۆزی ڕەمەزانە بەداخۆ مانجی پیرۆزی ڕەمەزان دەبی مانجی کەمکردنەوەی خۆراک بی زیادبوونی عیبادەت بیتن زیادبوون نزیک بوونەوە لە خوای تەبارەک و تەعالە بیتن بەڵام بە پێچەوانەوە ئەوی ئەمە دەیبینین بوویتە مانجی یەک مانجی خواردن و دوو هەندێک شتەیە ینی بەڕاستی هەندێک ینی با بڵێن دەیبینین خوای تەبارەک و تەعالە هەوی داوا نەکرێت لە مانجی ڕەمەزان یەکەچی دیکە وەرگرینەوە یەکە مەسەرەن لە خواردنەوە هەمووی ڕێکە بەڵام مەلا بانگدان وەختی تی و یەکسەر جغارەی لە دەستە یەکسەر پێی دەکا لە کاتی ڕۆژوشکاندن ئەوە هەتا چەند وا دەکە هەر هەموو ئیسیفادەی ڕۆژ و گرتنەکەی فی سفر وەکتەوە ئەگەر بەرزتە من بی
تەندروستیە من دەڵێ ئەگە بەرەستە من بیتن من ئەو مافەم نییە بەس ئەگەر دەرێمەوە گریمان بەرەستە من بیتن نایلم جگەرە لە وڵاتی من هەبی نارم نێرگلە لە وڵاتی من هەبی نایلم ئەو مادە هۆشبەرەکان و کوحول هەبیتن و ئەگەر هەژبی بازێکی ئەوها زۆی لە سەدادەنێم و بازەکەش بەکاردێنم بۆ نەخۆشخانەکان چونکو یعنی زیانش تەندروستی یەکجار زۆری هەیە و نازانم هەتا چەند ئەو قسێ من تەواوە ئەمن لای من وەکو شێروان جگەرە ئۆشتانم بە حەرامی دادەنێ ئەوجە نازانم لەوانەیە ئەو قسەم تووشی مشکلێش بکاتن خۆمە ئەوە تێگەیشتنی خۆمە بەس لا ضرر ولا ضرر لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی تەندروستیەوە بە بەڵگەی کە حاشا هەڵنەگر یعنی بەڵگەی یەکجار زۆرمان هەیە ئەوە قەتل نەفسەکە دەتکوژی پیسە زۆر خراپە ئەمن لە ڕووی پزیشکیەوە قسەی دەکەم زۆر خراپە یعنی ئەوجە ئەتو 14 ساعت هیچە نەخواردیە بێدەست بە جغاری بکەی زۆر خراپە بۆچی ئەمن پێچەوانەکەی وەرنەگرم کە هیتمان زۆر کەس هاتە لام گوت دکتۆر وەڵاهی لەو مانگە پیرۆزی ئەمن توانیم جگاری تەرکەم هزار جار ئافرین بۆچێ ئەو فرسەتێک نەبیتن ڕێگاچی پزیشکی تەندروستی علمی هەیە مەسەلەن ببینەران بڵێن بەو شێوازە دەست پێ بکە جغارەی تەرک دەکەی خۆی پێشتر دەمانگوت لەوڕەوە تەرک وەکو قەناعەتەوەی ئێستا دوو قسان دەڵێن یەکەم ئیرادەت خۆ دێ بڕیاردەی بە تێگەیشتنەوەش بیتن دووەمینیش ئەوەی کە ئەمن تێبینیم کردێ لەگە نەخۆشەکانی خۆم لەگەڵ کەسانی کە داوای ینی ئامۆژگاری لەم دەکەن ئەوەیە هێواش کەم کاتەوە لەبەرەوەی ئەوانی زوو تەرک دەکەن زوو دەگەڕێنەوە سەری بەس ئەوانی هێواش مەسەرن چل جغاری دەکاتە 20 دەکاتە دا دەی دەکاتە 5 چکە چل جغاری بکە 0 هەندێک زەحمەتە بە چلی بکە 20 بکە دا دەی بکە 5 کەینێکە دەیگۆڕی کە لێ ڕاهاتی بەسەنەن ئەتوێسە چلی ڕاتی کردە 20 بیکە دا لێ ڕاهاتێ سە دەی بیکە 5 لەسە ئەو وەزعی لێ ڕاهاتێ سە 5ەکەی بیکە 3 و ئەوە وەکو ئابۆژگارێکی پزیشکی زۆر سوودی دەبینی هیچ بەڵگەک نییە کە بڕێتن ئەتوو سەلامەتی و جغارێ دەشێشی ناقێ هاوکارانم پێم دەڵێن ئێستا لەبەرەوەی کەەوە لایڤیش جگەلەوەی کە لە تەلەڤیزیۆن پەخش دەکرێت خەڵک دەپرسن پرسیار دەکەن لە سوۆسیال میدیاکانی کوردستان بیستواریەکێک لە پرسیارەکان ئەوەیە کە دەڵێت ئێستا لە بازارەکاندا کۆمەڵک هەنجوین هەیە ئەو هەنجوینانە ینی تا چەند سەلامەتن تەواون بەتایبەتی لە نێو شوشەدان هەندێک ئەوەی کە نازانێ خاوەنەکەی چێ یان نازانێ ئۆرژناڵیەکەی چەندە کوالێتەکەی چۆنە ئەم جۆرە هەنجوینانە هەمان شێوە دەکەوێتە قاڵبیەوەی کە بگوترێ شەکرە خراپەکەی تێدا و نابێ بەکار بهێنرێت دوو خاڵ هەیە لە هەنجوینی خاڵی یەکەم ئایا سروشتیە خاڵی دووەمیش خواردنی با بڵێن ئەو مێشەکانی کە ئەوەیان دروست کردیە شەکری لەگەر بۆیان شەکری لەگەر نەبوو ئەو دوو خاڵە زۆر گرنگە لایەنە باشەکەی ئەوەیە لایەنە زانستیەکەی ئەوەیە هەنجوینیش ئەگەر سروشتی بی و ئەگەر سەرچاوەکەی 100% باوەڕ پێکراوە بیتن و بە سروشتی دروست بوو بیتن زۆر سەلامەتترە لە شەکری سپی ئەوە یەک یعنی ئەویش ئەمە پێ دەڵێن گلایسیمیک ئیندێکس ینی بە ماوەکی کەم ینی شەکرەکەت بەرز ناکاتن بۆکو شەکری سپینە هێواشەوە شەکرەکەت بەرز دەکاتەوە بەڵام لێر خاڵێکی گرنگ هەیە خوای تەبارەک و تەعالی زۆر بە جوانی باسی هەنجوین دەکات لە قورئانی پیرۆز ئەمە دەبی ئەو شتانە بزانین بالمناسبە ئەمە ڕاستە دکتۆرم مەلا نیمە بەس دەبی ئەو شتانە بزانم چکەوە پەیوەندی بە ئیشەکەی من وەیە کە دەڵێ فی شفاء تەواوە طبعا ئەکید 100 ملیۆن بەڵام ئاگادار بین نێگوتیە لە بۆ هەموو نەخۆشیەکان ئەوجە چکە هەندێک بەداخەوە هەندێک کەس بە هەڵە تێگەیشت بوون نەخۆشی شەکرەیان هەبوو بە چیلۆ هەنجینە خوارد تووشی حالەتی ترسناک بوون بەس ئەلحەمدولillah لە ئاخیرەکەی پێڕاگەیشتین بۆیە ئەو کەسانەی کە هەنجوینی سروشتی دەخۆن لە سەرچاوی باوەڕ پێکراو بە کەمیەتێکی دیاری کراو نەک کەمیەتێکی برێنەوە و دەزان کەی دێخۆن و چۆن دێخۆن ئەکید هەم شیفا هەم چارەسەر هەم شتێکی زۆر باشە دەتوانن بەکارێ بینن بۆ هەردووکە بەڵێ هەم بۆ فتار با بڵێم هەم لەو پاشی و هیچ زیانی نییە بە مەرجێک نەخۆشی شەکرەیان نەبی و شتە چکەشیان نەبیتن با بڵێن
هەستیاریان دژی هەنجوین خەڵکانێکی هەستیاریان تۆشیت ئێستا من هەنجوینی بخۆم تووشی هەستای دەبم سێ جارشم لەسەر خۆم تاقی کردەوە گوتمنەوە سەرچاوەکە بە شێوەش کە بیتن ئەوەی لە بازار هەیە ئەو ڕۆژێ لە ماڵی خۆمان ینی دوو لەو شوشانەی هەنجوێنانە هەبوو بە گوگل فۆتۆ هەیە سێرجانی بە ڕسمی بگرە و لە دوورسپەکەی دەگەڕێ زیاتر لە 200-300 شوشەی ئەو شکلم دیتەوە کە لە هەریەکی لە وڵاتە چییە ئەمن پێ برێن باوەڕ پێنیە باوەڕ پێنیە دکتور دیسە ئەم ڤەگەرنەبە سەر مفۆیت ڕۆژیە بوو لە شەمروڤی پسپۆریەوەژی فسیۆلۆژیا جەستەی هەنێ هەم گشتیە گەلە جارم بەحسکین دێ زەعیف بی دێ ئەو کێشە زێدە ئەو شەکرە زێدە جسمێتەدا ئەو مادێ ژەهرەوەیەتەوە بەحسکین دێنە دەرێ تاوە بەس ئەوەندەیە ئەی مەسەلەن باسی شتی ورتر بکەین دەم و چاو مەسەلەن پێست پرت بە قووەت دەکات سوزانم یەکە تەسیل لەو شتانش دەکەیان بەس تەنها مەعیدەیە و خۆراک و خواردنەوە و ئیتر لاوازبوونە زارم باسی هەرچی زانستە چی بکەی زانستی پێستی بی چاوی بی قژ بیتن ئێسکەکان بی شێرپەنجە بی ڤایرۆسات بی هەمویان خاڵێکی هاوبەشیان هەیە خاڵە هاوبەشەکە چییە بەرگری لە شتە بەرگی لەشت باش بی هەموو چاک دەبێت هەموو شتێکت باش دەبی ئەو کەسانەی بەرگی لەشیان خراپ بوو چەند ساڵێک پێش ئێستا تووشی گەورەترین کێشەی بوون لەگە کۆڕۆنی ئەگەدار بوو ئەو کەسانی بەرگری لەشیان خراپە دەبینی بە دوو ڕۆژی ئاشکرا دێ شێرپەنجەیان هەیە دوو مانجی ناکەیتن دەبین تەواو بوونە ئەوانەی بەرگری لەشیان خراپە دەبینی لەگە قۆڵۆنێکی تووشی نەخۆشی گەورە دەبن بۆیە هەموو با بڵێن شانەکان واتە نەسیجەکانی جسمت هەموو ئەندامەکان هەموو سیستەمەکان سوود وەردەگرن هەمویان لایەنی کەم ئەم باسی ئێستا باسی جەستەی دەکەین لایەنی کەم پشوەکە بۆیان پشوش بۆ هەموو ئەندامەکانی جەستەمان پێویستە لە بیر نەکەین ئەو ئەمە باس دەکەن 150 دی لایەن دەرونیە بڕاتە بێ ئەوڕا من دڵ زۆر خۆش بوو دوێنێ دڵم دەخۆش نەبوو لە نەورۆز دڵم دەخۆش نەبوو بزانم ینی ڕەمەزان کە ڕۆژ دەفتە ڕەمەزان بەخۆشت نازانیانی یعنی بۆنی خۆشترە تامی خۆشترە ئەن ئەو تور چییە قەسب ڕۆژانی کە هەیە ئەو قەسپە خوا ڕۆژانەکەیندی تامی ئەوەندە خۆشە تووشی ئەم ڕۆژ هەیە ئەوڕە شەر لەسەر تووشی وانە ساوزە و شتەکانیدی هەموو شتێک تامت زمانت تامی خۆشتر دەکات بۆنی خۆشتر دەکەی بە تو بۆنی خواردنش دەکەی بۆنی زۆر خۆشە ڕۆژەکانیدی ینی ئەو بۆنت کردیە واتە لایەنی جەستەیت و لایەنی ڕۆحیت فول دەبی زۆر باش دەبی ئەوانە تەنها ئەو کەسانە هەست پێ دەکەن کە بە تەواوی بە ڕۆژینە ئەو قسەی دووارە دەکەمەوە بە تەواوی بە ڕۆژی بنێتکە بە ڕۆژبوون ئەوەیە دەبی ئەت خۆت ڕوحت و جەستت تەسلیمی خوای تەبارەک و تەعالی بکەی ئەو کات دەزانی چەند سوود وەردەگری ئەوانەی دوور دەکەونەوە لە خواردنی خراپ و لە جگەرە و شتیت کە خراپ کە باسمان کرد بە تەواوی بە ڕۆژی دەبن بڕواتە هێزیان زیاد دەبی هێزیان کەم نابیتن کە دەرێنەوە لە ڕەمەزانان بێهێزم ئەرێ وەڵا ئەتو ئەگەر لە سعات 5ەوە بنووی هەتا سعات 6 نە نوێژەکەت کردیە نە هەستای نە ئیشەکەت کردیا وەڵڵای ئەوە نابیتن بەخوای ئەمە ئەم دووسێ ئەرکم هەیە وەکو مامۆستاری بە حازارێ برێم و عیادەشم هەیە و ئیشی ماڵ و شتێکەش هەیە هیچم کەم ئەوکاری ماڵش دەکەی خواردن و خواردن حازر کرد بریا بم تالیبان لەوانەیە تەنها چش بزانم هێر کەوڕوو نەویش هیچ نازانم لەوەی زۆر خراپ پاشیوان ئیشیان پێ دەبێت وەڵام لە خزمەت داما دەستێتات خۆش بن دکتۆر خۆدی سەحەتەوە هەر خۆش کرد ئەم گەلە خۆشحاڵ بین ئەفشەڤین گەلمەدا بین تەندروستیەوە هەر بۆش بت ئیشڵە هەردەم موسا بۆن ئاخفتنەوە بۆن ڕێن بۆین دوبار ڕەمەزان ئاپیر دەستان خۆش بێ زۆر پستە پستی دەکەن زان مادەم ئەو هەیە دەوزە بەو دەنگە خۆشەی مامۆستای ئەنگۆش بەو دەست و پەنجەدا سرو دەچی ئەو زارە چ حازرە شتێکتان پێمان ناڵێن سەدەڵێ سوپرایز نانە سوپرایزمان نیەکە دەستەی خۆش دەبی ئینشاڵڵا بەدڵتان دەبی دەکەرم
أرز السماء أي سيدي سروان أي ما شاء الله والله هزار ما شاء الله ما شاء دستان خوش الله اللهم صل على محمد ما عندنا بنيا وإيش الله خذ الشعر عظيم يعني ما مستعد مثلا بۆ خۆت لە ماڵێ سرود لە ماڵێ لە بۆ ماڵێ بۆ خۆت هەر دەڵێیان بە خودایی دەڵێم زۆر جار دەڵێم بڵێ والله خۆشە مرۆڤ جیرانەوی بێت ئیشڵڵا ئەفدەنگە هەر ببینێت سەلامەت بیاخ خەڵکەوە خەریکە وردە وردە سامۆنات کڕێ سامونی تو بە منداڵی دەچوی نان دەکەینە ئێستا ئێستا ئێستاش تەواو بەخوای ناخۆشترین شت ئەوە بوو سڕی تووبی نەک ڕەمەزان خۆشە بەس جگە لە ڕەمەزان سڕی تووبی بچی نانی بینی ئەجا بچیە فڕنی سڕی خەڵکی ڕاوزاری هەبوو دویست بێنان بنووی لە خەویان هەڵستاندی ناخۆشە قڕەبا نان و سەمون و شتیوا بکڕی زۆر ناخۆش بوو ئێستا چێ لە سڕی سەمونیە؟ کلی سرۆ سەمونانوکە ئارام ئارام بەختیار ئارام ئێڵە ئارام خودی قواتی ئارام ئارام سڵاوت لێبێت چه هەیە لە فڕنی ئارام ئەتوش نانی دەکڕی لە ماڵێت بێ یان عیدی تو نییە وەڵایەوە سینگڵەکان بۆ باشن ژڤان و هەندرێن بەم کاتە بیانێری بۆ نانکڕین ئەوە دووتانەگرێتەوە قسێت ینی مەبەستت چیە نا ئەمنیش بەستەکە ڕوونە هەردووتان بۆ نانکڕین باشن ئەم کاتە ئەتی دەکڕی دەبێت سلێمانی ژڤان و هەندرێت لە سلێمانی خەڵک حەزەکە پارویە بخوا پاروی دوایەوە گەرمتر بێت ئەنی ئەمە لە پاشێوان وای لێ هاتووە کە پارویە بخۆ پاروی دوایەوە گەرمتر بێت هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکی سلێمانی حەزەکەن ئەنی خۆران حەزیان لەوەیە کە بەردەوام خواردنی و سفرەوخوانیان خۆش بێت یەک لەو شتانە کە لە پاشێوان خواستێکی زۆری لەسرە کولێرە و ناوساجیە من لە جێگایەکم بۆ دروستکردنی کولێرە و ناوساجی و دیمەنەکانیش دەرەکەوێت کە ئەم خانمانە و ئەم ڕەگەنجانە خەریکی کولێرەکردنن جا لە بە شێوازی سلێمانی لێرە دروستیەکەن با بزانین تا چەند خواستی لەسرە ئەم کولێرەیە بە تایبەتی بۆ پاشێوان سلااوتان لێبێت تا چەند لە ڕەمەزانان خواست لەسەر کولێرە و ناوساجی هەیە بە تایبەتی گەرم بە گەرمی گەرماوگەرم خەڵکی سلێمانی حەزیان لەوەیە کە خواردنی بەتام و گەرم و بەچێژ بخۆن سڵاویش لێەوە بێ بەخێر بن بەڕاستی ئێمە با بڵێن ئەتوانی بڵێ لە ڕەمەزانە بە تایبەتی هەم پارشێوان هەم بەربانگان خەڵک زۆر حەزی لە هەموو خواردنێکە بە تایبەتی و خواردنە گەرمانەیش زۆرتر خواردنی گەرمەکان وکو کولێرە ناوساجی ناوەشکێنە شلکێنە یعنی ئەمانە شتێکی تایبەتن کە خەڵک زۆر حەزی لێتی و بە بابەتەکان بیخۆن بە با بڵێن بە ماست و بە ماستا و بە کۆمەڵی پێکاتەی تر کە هەیە حەزی لێتی بەگشتی توانین بڵین زۆربەی زۆر هەموو توێژەکان
زۆربیان حەزیان لەو بابەتانە هەیە و بە تایبەتیش بە گەرمی. باشە بەشێکی زۆر لە ئەو شوێنانی کە کولێرە و ئەوانە دروستەکەن پێش ڕەمەزان بە ڕۆژ زیاتر کاریانە کرد. ئێستا تا پاشێوان ئەمێننەوە کارکردن چۆنە کە تا پاشێوان بمێنەوە ئێوە چۆن کارەکانتان دابەش کردووە کە تا ئەم درەنگانە کار بکەن؟ وڵای ئێمە بەگشتی با بڵێن لە ڕەمەزانە وەکو خۆمان بەس ئەتوانین بڵێن ئەبینە 24 سعات، ینی لە 24 سعاتەکەیە بەردەوام خەجێخانم ئیژەکە بۆ هەموو بابەتەکانی لەبەرەوەی زۆرتریش ئەمانەوە بۆ خواستەی کە خەڵک حەزی لێتی وەکووتمان بەربانگ کاتێکەیەت پێش بەربانگ ئەتوانین بڵین لە لای ئێمە زۆر قەرەباڵخە لە دوای بەربانگیش بۆی ئەو کاتەیە کە کەسەکە کە ڕۆژوەشکێنێ. ئێستاش کە کاتی بەرەو پارشێوە خەڵک حەزەکە شتەکان فرێش بێ بە فرێشی زۆرتر حەزی لێتی. بەگشتی ئێمە ئەتوانی بڵین ئیش زۆر باشە لەو کاتانەیە. ئەمجار لە ڕەمەزانیشە خەڵک زۆرتر خواردن ئەخوات. دەستان خۆش بێ، زۆر سپاس. بە ئەکە لەم خاتونانە وەربگرین بزانین لە کاتی دروستکردنی ئەم کولێرە و ناوساجیە چۆن کارەکانیان بەڕێ دەکەن بە تایبەتی لە مانگی ڕەمەزان و پاشەوکردن. سڵاوتان لێبێت. ئێوە تا درەنگانی بەرەبەیان کارەکەن لە ڕەمەزانان، جیاوازی ئەم ناوساجیە لەگەڵ شارەکانی دیکە چییە؟ بە تایبەتە لە ناوساجی سلێمانی جیاوازترەکە بۆ مامەز خەڵکی سلێمانی زۆر حەز بە ناوساجی و کولێرە و ناوەشکێنەوە شاناکە، خاستن لە ڕەمەزانە ناوساجیەکی گەرە شتانی کە خواستێکی زۆری لەسەرە. ئەنجا کاتێک تو پارشێ و ناوساجیەکە بە گەرمی ئەبیتەوە، کولێرەکە بە گەرمی ئەبیتەوە، هەر لە خۆ شتێکی جیاوازتر ناوساجیەکە خۆی بە ماستێکەوە شتێکی جیاوازتر و گەرمتر و تازەتر و خۆشترە. تقریبا ڕۆژانە چەند ناوساجیەوە دروستەکەن لێرە؟ ڕۆژانەی عادەتێکی زۆر بە پێی خواستی مشتریەکانمان تقریبا ئەتوانین بڵێم لە ڕۆژێکە 1500 ناوساجی زیاتر ئەفرۆشین. دەستان خۆش بێت. ئەندریان ژوانانی ئەو دیمەنانی کە دەیبینن ئێستا ناوساجی کە یەکێکە لەو خواردنانەی زۆر بەتامە بۆ پاشێوکردن ئاوا بەم شێوەیە بە گەرمی دروست دەکرێت و ئەگەر دیمەنەکانیش لە دەرەوە بگوازینەوە بزانین خەڵکی لێیە بۆ کڕینی ناوساجی و کولێرە وەسابێتن. هەردیەگە ئەو دیمەنانە بگوازیتەوە ینی بەشێک لە وڵاتیان وەک دەبینن ئێستا هاتوون بۆ کڕینی کولێرە و ناوساجی کە ئەم دوو خواردنە زۆر خواستی لەسرە بۆ پاشێوکردن بە تایبەت بۆ هاوڵاتیانی سلێمانی و وەکو لە سەرەتاش ئاماژەم بۆ کرد ئێستا کاتیەوە دوای بەرنامەکە ژوان وندرێن بنێری بۆ کولێرە کڕین. گەلک سپاس هەفقەرێمە ئارام بەختی هێش سلێمانیت گەلەمادەبی بجا هەندێک ناوساجی بکڕە بڕۆ ماڵێ بە گەرمی بخۆ بەڕاستی بەتان بوو. ئەوەنگۆ دەست خۆش ئارام ئەربژێ ئەنگۆ چ بە ناوساجی دەڵێن؟ برام ناوساجی لای خۆمان یعنی بە عامیەکەی ئەس بێژم خەڵک بێژنێ ساوکێت نافدهونی دا تشتێکی وسە بەس ناف بنە ماڵەمە ئەوە چەند جارە منۆ دووبارەکەی سبحان الله هەمی گاوە بەرنامەی پاشیف هەر ساڵ ئەس بێ دووبارە دکەم ناف بنە ماڵەمە چ مەسەلەیە دوێت مهینە البێرێکی ناف بنە ماڵەمە خاصەتەن مۆمی بنەوێ و مۆمی مەگرتی ئەم بژنێ تاپتاپیش تازە فکر لەوەی دەکەم ڕەنگە لەوەی بێها ئەها دروزەکە تاپ بوویتە تاپتاپیش کوتەوە و تازە باو ناو بکرێتە ناو فەرهەنگی کوردی و ئەرێوەڵا تاپتاپیش ناوسازی بکەنە ئەخر دی بەتام سات چی پێ دەڵێن بە ئەنگۆ سات سێل نان چی پێ دەڵێن نان هەر نانە خۆڵسینێژی هەر نانە بێژنێ بێژن نانی سێلێ نانێ سێلێ ئەوە ئەبێت دۆنە سەر سێلی نانی ئەمە بە نانی تیری دەڵێن نانێ سێلێ ئەو سێل بەختە لە بووینێ سە لەبەرەوەی بە نانی تیری برا بژنێ نانێ ناودونی و ناوسێر برا بژنێ نانێ ناودونی ی قەلۆندی نانی ناودونی چت بێژێ ئەحمەد دوورک نابرا دوورک ئەvە نەبێت دۆنە سەر سێلێ شەکری بکە ناودات شتێکی بکە کورە دەفمە ئەvە کۆدەنە یەدی ساوکن نابێت جدا وڵی نزانم ماشەڵە فەرهەنگی کوردی زمانی کوردی هەند بەرفراوانە زۆریتی یعنی ناوچێکی بۆ ناوچێکە دیجدایە گەلە باشە ئەوژی بەس
والله برام ئەنگوش خۆتا فێری بادینی ناکەن بابا فێر دەبین وا. وردە بابا زۆر وشە لە تو فێر بمە لە برادرانی دەی چ بە پیازی دەڵێن پیواز ناوەڵە ئێوە تو پیازی نازانی دەی مامۆستا ئەوە مامۆستا عەبدولقادر بە بادینی بە پیازی دەڵێن پیڤاز وڵا ئەوە زۆر ناسکە ئەوە پیڤازە بەس ئەوەی چ دەڵێن پیڤازەوە بالضبط ئیشەکەی گەورەیە تامی بەخۆتە بوو بەخۆتە پیڤازە ئەوەی مامۆستا عەبدولقادر چ بوو پیواز ئەوەی هەندرێن گوتی لە منتیقەی لای سەروی خۆمان زۆر نا ئەوەی تو گوتت چ بوو پیڤاز ئەوە زۆر ناسکە زۆر وەرە دووکێ لە فترەکە دەفمە بژی دەفێرە بۆ ئینشاءالله وردە بەرەو کۆتایی بەڕاستە تو تاقوا خودێ بکە خودشتا ڕۆزی سرودەکە خۆش جارێشتامەوەی جارێ مش دەڵێم هەیە ئەو جارە بەرەوەی گەڕابیێم بگەینە ئەوە دەیوی زوو بستەوە ماڵی پاشقامەشی دەرێن ئەو دەیوی زوو بستەوە ماڵی لێ دەرێ نزیکی کوتای بووی نوێشتن مابرە چ دەڵێن ئەو جارە مقامك دوای يا الله لبير خلشي برنوا هلا روش الله يا روش الله نشكيت ونشكيت يا ويا رسول الله وقرآني
وي دست خوش وي دنگ خوش وي شلار دنگ هرب وي سلامت يا اخوة. اللهم صل على محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى محمد. مهندس عبد القادر جان وهيز لو رمضان لبو رمضان يكتر دبينينو ما شاء الله الحمد لله سباز بخو بس برهمت لميجا بله بلاو نكستو يعني برهمت نبوة نكليب ندان بوتي خريكي شي مشغولي والله مشغول او رباسي التجارة ما كان خريكي تجارتي لا والله نعم هر مشغولي برهمم بابتشي كش ماما بيدك او تا اوليدي قلت خرمانتيا تا سبيكا سبيدا في خرماما اللي ان شاء الله خرمانتيا هنا ان شاء الله بخداي كاك جوانجان ماده شي زور جوانم لجير دستيا و بروجوج بك او صال رمضان كليب شي بكم تو ماري بكم وكليب شي بكم بلام هو کارە کاتە پێش ڕام گرت ئینشاءڵە لە بۆ ساڵی دابێ ڕام گرتی ئەگەر خوای گەورە تەمەن بدا مادەیەکی زۆر جوانە بوو یانێ لە ڕەمەزان بوو بەخوای پەیوەست نییە بە مانجی ڕەمەزان هیچ ئەوە نییە بڵێ مادەکە پەیوەست بە مانجی ڕەمەزان بی و باسی مەسەرەن مانجی ڕەمەزان بکەنە هیچ پەیوەست نییە احتیمالی هەیە مەسەرەن لە مانجی مەولود بڵاویکەمەوە لە مانجی نوێیە مانجی مەولود نەبەوی احتیمالی هەیە لە مانجی مەولود نەبەوی بڵاو بکەوە ئێوە کات بڵاویکەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مەرز نییە لە هیچ باسەشی ناکەی ئەوە چییە بە خودای مادەکە ئاوازەکی خۆی گۆرانێکی تورشی کۆنا ئاوازەکەی و کەلیماتیش کەلیمات مەوالێکمان لە پێشی دانایە و کەلیماتەکانیشی ناوەڕۆشی هەمووی عەرەبیە زیاتر باس لە خودی مرۆڤ دەکا پەیوەندی لەگەڵ خوای گەورە وڵاهی نازانم دەتەوێت چاوەڕێ بکەین تا ئەو مانجینۆی یان ڕەمەزانی دادێ یان ئێستا کۆپلەکمانەوە دەڵێ گۆرانیەکە زۆر معروفە بە خۆی خات تایبەت لە ناو کوردەواری خۆشمان چونکە کاتی خۆشی گوترایە بەڵام بە ئاوازی مەسەلەن ئەو ئاوازە بە کەلیماتی عەرەبی نەگوترا تایبەتەوە مزامەلە نیە مادەکە يا إلهي يا غياث الطائعين كن رؤوفا بالعباد المذنبين يا إلهي يا غياث الطائعين كن رؤوفا بالعباد المذنبين يا مولى الموالي جئنا تائبين يا ارحمني وتجاوز عني يا رحيم يا نەمیز دڵت بشێنم ئەدینا ماوەکی زۆر مایە کە تۆمار بکرێ و ئەوها باشترە بە تەواوی دەیمڵچێنی تاوە کەس ناتانی هیچ دەستکاری بکە باشترەوە تازە بۆ ماڵ یەکشی دیکەم حەز لێ هەمیشە مەسەرەن لە بینی دوو ئالەت ئەو دوێتە هەیە مەسەن لێک وەردەگرنەوە منافەسە دەمەوێت لە بینی دەف و عود شتێک بکەن حازرن ئەوەش باتی دەبێت ما شاء الله تكنيكي وانت زوره مبدعه مبدعه براستي بمعنى كلمه مبدعه وبيرمانش ما مستر يبارج هو هيز وقصيله استرنيه
والله ما أي شاء دەستان الله خۆش. ئەر هەبن ئەمن زۆر حەزم لە دەفیەوە بەخۆ دەزانێت و قەرار بوو تەلەفۆنم لۆ کرد گوتم مامۆستا دێم دەمەوێت فێری دەف بم گوتی دەی باشمەوە ئەی دوشتماندانە بەڵام ڕێک نەکەوت بەداخەوە ئەو کاتی داکەم ئەمری خوای کرد ئیدی نەمتوانی ئەوە بێتاقەتی کردم بەس ئێستا ئینشاءڵڵا فرسەت هەبووە خزمەت دەمنەوە سپاس دەکەم ئینشاءڵڵا خوا عمریدا ڕەمەزانی دابێ بەخۆ ئیشمان بەتوو نەکەی ئەگەر نامینی مامۆستا ئەتوێر هێرەم دەچوێت والله ئەسپۆژی گەلە حەش یعنی ئام دەف و زانیتی هەر باشە ئەتوش خۆت فێرەعوتکە ناوە زۆر زەحمەتە بەخوای ئەوە هەر تەماشای مامۆستا ڕوانی دەکەم بەخوای قەت ئەجە بە تایبەت کە وە دەکە نییە سبحان الله دەستە ناوجەوەکەی نییە فکر دەبی 20 ساڵ بخینم بەس هەتا ئەو حرەکانە فێر بن کاکە لێگەڕێ ئەوە نە سەلیقەیە دەبێ و گوێیەکی مۆسیقی تەبی ئەحساسێکی تایبەت تەبی ئیشڵا ئەف دەست و پەنجە هەر بمینن ئەم پۆشیڤە دوێ ئەم خۆترە خۆ بخوازین و هین خۆ حاضرکن خۆ هەست کە تەمەوە هین دە سرو دەکەب دومایکینن ئەم دە خۆترە خوازین تەمام هین خۆ حاضرکن پۆشیڤە دوێ ئەبرو کێژەوەتە پێشکەشکرێن ئیشڵا مەشیابێت طبعا ئاخفتنێت مامۆستا و پزیشکا خزمەتەوە کردبێت ئەم بشین هەیڤا ڕەمەزانێ فایدەکیش وێ هەیڤا پیرۆسوەر بگرین بۆ تەندروستیە خۆ و بۆ تەقوا و ئیمانە خۆ هەم بۆ دنیا خۆ هەم بۆ ئاخرەتە خۆ ئیشڵا مەشیابێت خزمەتێ بکەین بۆ خودێ ئیشڵا ڕۆژی و نوێژ تاعاتی وە قەبیل کە سفرەوە هەر خێر و بەرەکەت بێت و هاریکاری پێشیوە هەمی تشتی ئاخفتنێکێ دینارەکە پەرتسێکی هاریکاریەک و دوو بکەم دێ فەرمو خوا حافظ سەلام عەلەیکوم کەرەم کرد يا رسول الله يا شاي مدينة